دقيق وسط وجاني ومشيدان عفين ومشيدان كردستان ومشيدان سجار ومشيدان لغرزغاري كردستان وهم كاردستان كردستان. بخير بين امرو خورقين نتوزك تايبتها بسر عفرين ومدرسات عفرين وهروها لهم شيء اللي بسر مقاومتي قال لي كود العفرين قصة زوجتها وبرمان كوري زوجتها ضران تايبتي أو كوراوية هم كسفي عفريني إدارة دارسة الشركة وهم بشيلو برزاني كيواني من عفرين وهاتون وبشيلو برزاني شركة سفري بيش شويكا عفرين كويد الزاي شكراني كردستان والسفري أيام كردبو وخاني إما كاك وزان إداري داد ولقاليش يا كومالك فيديو معني كرنق باس توضيحي بو اشتكى ولهمان كاتشا هو همو برزاني ديلا آمدن بدان كمقصفان بهان وردبين معاكتن همو قراني كالصالون كردستان دكية نصاً براو دكتور عروق بارتويل لكردستانية كي وداي أوش بتبشر لوز بالإعلامي بو خدمة الدنيا 2000 وبو ناس عندني مرقسات 2000 وبمساعد 2000 بقوم جدا دولتي وبقوم جدا كردستان شديد باشور بيوستن البواتا عملية تقول كانوا كاني كأحمد أبو نوزقول ويكا السوشيال ميديا ونقل ذكية نص يقصان بو موجودة من يتوبوي ودارك هرسيلة تانا ورسي قناعات بيربطون ورسي حكايات دي جمهورية بزان كانوا بشر شبه الموجود كل كردستان ك ودبت لكشنا لو كسان ذكر ك أم كرساتين مثل قبل كده هنا ولأسي كونجينا الوطية فجدنبون بزان وجداني وشويها وجداني كي كالسلام قصان لتجار كلوجان ذلك ديك بخير بن من ميكروفون تسمي كار وزان لكم أهل مكة أهل الشعب حشد كردستان هريا كردستان بلان بويكا إدارة كباش تلبت أو إدارة ملفقتك فمك سباس أبدا السلام سلام ورز بو همو ميوانين بجدار بونا سبرت ب سميناري أمرو كاكستران أمجا بيكر ماشي سباسي صالوني كردستاني نودكن وسباس كاكستران دكن كأم درفتا بو إيمين روحسان كإيما درباري عفرين روشي عفرين وأو شاندي أو وفديك شوابو عفرين كالعفرين وشتيك بينينا شتيك هي أتوانا شروبا بكن براستيجي إيما أو شتيك العفرين كرا أو شتيك ذكريت أو وضعيك هي كسان العفرين أو برينداري شر عفرين توان بلين وباوكي ريزان اسلي مايا كخوي خلقي جندي بركاشي كتايره لدا وبريندار بو والبرينداري شر جندي او هبو روخا بريجي تايره واوش استا قسي خويدكا ووفدي كباشوري كردستان شوا بو عفرين اوش بريزان استا دوي كايما تماشي فيديو كان بكن ملا نادر ما موسى ملا نادر بو ايما هنيا اناسينه وايما دس بكار دكن ايما تماشي فيديو كان بكن ودوي غرنا بو كاري خومان فرق اما درباري ديرو في عفرين نيجو يعفرين وظهر الإنسان القديم مثل أركتوس ومياه التار في منطقة جايب المنج أي عفرين وترك أثرا في بيوتها ومكانة تجارية ثم عاش العفرين حضارات قديمة متعاقبة كالهندية والتركية واليونانية والأشورية والميدية والفارسية
موساد. وكذلك إبراهيم هنان والابن البار لعفرين وقائد ثورة الشمال. ولعفرين فضلا على مصر، حيث خرج من أحشائها الثائر سليمان الحلبي الذي قتل كليبر عام 1880. أما منذ الأزمة السورية عام 2011 حافظت عفرين على شخصيتها الاستقلالية، وهي تبني وتعمر وتنهز وتدافع عن نفسها في وجه القوى المتطرفة، واحتضنت أكثر من 300 ألف سوري نجوا بأنفسهم من القتل والتدمير. وهي الآن تعتمد على أبنائها في وحدات حماية الشعب والمرأة وقوات سوريا الديمقراطية ومواطنيها في وجه غزو جديد متمثل بالدولة التركية بقراراتها ودباباتها. فهل ينجح النظام التركي في احتلال هذه المدينة السورية الهادئة وأمام صمت دولي وسكوت روسي وسوري؟ أم أن أبناؤها سيتمكنون بروح المقاومة من إنقاذها؟ مش معاناتي دوي شرع تدخل عن بعض دنيا تابع ذكر، بعض حقوق إنسان ذكر، بعض الأمم المتحدة ذكر، بعض دنيا تابع ذكر، دنيوي تابعي، أقول لك أنا بدأتي معيشات تنا، معيشات كارثة إنسانية، ظروف نخاشن، بلاد نخاشن، نار تنا، آب تنا، شيب تنا، ظروف ما تسمع عذرا تابل، أبيان ذات حالي دانا، بر حال ما قابل رب كل الشعب فقير ولا إنهم من هذا، عم جواد خزن هذا، قربان شعب ده وإنسانات ذكية، مشبيه حالي داخل، ملك ما جزيرة أنبار وذكر، مسؤول ما يمزن، أنبار ذكر بلا ور مشبيه كارثة إنساني داخل، ريج مار شارك بينا مبل ملك جزيرة. وعم بيتشتي جواد خزن، وعم بخزن يعني هيرو بري سبا هذا، وسعدا خوش مالا هذا، خدش ورازي بار، وسعدا وديا. تشكيشو كندين؟ شايفين؟ أشرفين.
أمراضين نودي خاصة كتاب تياري ودارو موجودة خاصة كتاب أمراض يعني كل ده كل خاصة كتاب وش كان أمراض نودي داري ودي شيء وش الناس هو وش موجود كده ما تشكي ولا ياخد بعيش استخدم مش يعني يقاس يا رب وهذا النوم ما كانت النوم ما عند الرافي مع الدكتور ما كانت النوم عند الرافي نعمل عجل تاكلوا ورجع الرافي وهذا النوم ما عند جيش البروني مربوط الباكري كان في تركيز كان ولا ما تسمع كفارو في النوم ما هو ولو أقول بس كذا تاني فاهمه تسمع كيف تسمع في النوم ما هو لا بروني هذه نقطة مهمة كان يجيو كذا سپاس جبو هفکار من گویلو پیشکش کردن نها ام دخوازن راستی جی ودی دیروقا عفرینه میجوی عفرین و تماشا کرد میجوی عفرین میجوی که دولمان ده عفرین لرجاوی کردستان یکم شاری کردیه که لصدا 95 کرده یکم شاری کردیه ناوچه کردیه که لصدا 95 کرده و هوریا کان خودتا نگدارن هوریا کان اما کردن امپراتوری هوریا کان لعفرین بو و بلگش نشان دا او قلا او شنوارانی که او بو او شریک العفرین کرا لديجي ميجوي كرد وكردستان بو نكل لديجي لاينكي سياسي بو هموما اقدرن و او فيديو نيشاني او ابوكا براستي شري كالعفرين بو لديجي ديروكي كرد ميجوي كرد كلتوري رسالي كرد وبويش اما بيمان خوشة او برادرانا او ريزداراني كخوان تشونا بو عفرين خوان بينين وزعك بينين شونك بينين خوان قسبكن باشترك او اما چندين ساعات قسبكن وكو او كسانيك خوان تشونو بينين و حقيقته راستيكي خلقي عفرين لو برخداني كان لبرنبري هيجي ناتو برخداني عندكر وخوان جي لقال اوان جيان كدن اوان اتوانن زياتر شروبا بكن بيمان خوشة ما موسى نادر وكو كأيسا خوان بنوناري خوان دان القلم كربو أو خوان نشان بناسينا وفد خو فرمو زوج باس أنا كن زوج باس هم دفتي كبتان رخصاندين زور بكرتي ملا نادر يشكلوني كلجال رغم لجال برانا مشون سداني عفرين ماركت رئيس كاسالات نونري نصيحي مرموني رئيس كادرو نونري براني زردشتي رئيس محمد سامان وكوكساتي أيمي كاد محمد قامشي وكو نونري كرشما قديري نكان كلا خدمت يابين كاك هاواري نونري براني كاكي وكاك أساس شاوري كلا براني راني وكو كسيشي تشالاقوانو حسن زور خمخور بو كاركا أما مزوان أجد دولي ونكم كسكشان بالنسبة لنا وتلا أنا بقول أما نسم خوش أما تاخد جي أو دسبي بكا كرا أحمد نبي لخود دسبي بكا أما سباسي كونغرين نتوية كين كودة فتيان بورخصان دين كلجل يانا بتشين كبيشتري مثلا جاري خول معنا براس المجال يعني طبعا أو بلجل كونغرين نتوية روش بينو طبعا أما كنا نريد نكان نريد يجمع كثير نكان نريد شالك وعناني مدني شارو شكاني كردستان من لقلابو نريد شيداني هلد من لقلابو كاتك رويشتين بو براسي مكارسيش إنساني من بيني هاد وقت فرسيوي شي كل كلا خدمتانا راسيكم أو شارت سوادو يجيرا بو لبشتو حكومتي سوري لبشتي جبل الأحلام بعد ما كيشي وبتوادو لكيتريا ترك بتوب ودوابا كوتبو جاني شاركة
هاوڵاتیان نەبوویان هەبوو لە شارەکە دەرچن چونکە فڕۆکی کەشف بەردەوام ئەگەر هاوڵاتێکی ببینایە یەکسەر دەدەخە دوای ئەوە فڕۆکەی کەشفێ کرد و بە تۆپ و بە تیارە قەسف ئەکرا. ئەوەی کە بینیمان لە شارەکەیە خەڵک ژیانی یەکرد بەڵام چ ژیانێک نزیکە ڕۆم ملیۆنە خەڵکی تیاما بوو لە شارەکەیە پێویستیان زۆر زۆر بوو وەکو پێویستی ئینسانی ئەو کەسانی کە شەهیدە بوون شەهیدە بوون باقی برینارەکان بەڕاستی دا و دەرمان و پێویستی بە پێی پێویست لێ نەبوو کە هەمووی زۆر بێ زۆری هاوڵاتی و ژن و مناڵ بوو. ئێمە هەواڵانیشم باسێکەن ئەوەی کە شەڕبان بوو لەوێ لەوە چێ بڵم لە دەرەوەی شارەکە بە زۆری ئەینا هەمووی هاوڵاتی مەدەنی بوو کە لە ناو شارەکەیان مابووە و قەسب ئەکرا بە بەردەوام بە تۆپ و بە تیارە لە خلالی یەک شەوەکە کە شەوەکە لێمای تۆپی زیاتر تیارە لێیاوە ئەو خەڵکە چاوەڕوانی مرد نییە کرد بەڵام جۆشی نەئایە ئاوەشی نەئایەوە چونکە هیچ مەجالێکی تیا نەبوو. حکوومەتی سووریا مەجالی نەئایا خەڵک بچێ بۆ ئەوێ و تورکیا شەڵمان ئەزانین کە لێوە هێرشی کردووە هێرشێکی زۆر نائینسانیانەی قڕکردن و ئیبادەکردن بوو وەک چۆن وڵاتنی باسی کرد بەڕاستی نەکرد سڕینەوەی مێژوو ئەیویست ئینسانەکانیش نەهێڵێت لەوێ بیخێرە بەرچاوی خۆت لە شارێکا بەردەوام بە تۆپ و تیارە لێ بێت و چواردەوری گیراوە. ئەو کاتە ئێمە لێ بووین تەقریبەن نزیکەی 54 ڕۆژ زیاتر بەرگریان کردبوو هەتاکو نزیکەی گەیشتە 60 ڕۆژ بەرگری ئێمە 2 شەو و 3 ڕۆژ لەناو ئەفری ناماینەوە بەڵام ئەوەی کە ئەوان داوایان لێکردین وەکو ئەمانەتێک کە ئێمە بیگەێنین ئەوان پێویستی ژیانیان هەمووی لێ بڕابوو ئاو کارەبا هیچ هێڵێکی پەیوەندی نەمابوو لەناوە و دا و دەرمانیان پێویست بوو خواردن و خۆراکیان پێویست بوو ئەو خەڵکە مەردی خۆی بە ئاوات ئەخواست و ئەوەی من وەکو بەشی خۆم ئەیوێنم بەداخەوە کە لێرە لایەنە ئیسلامیەکان یا کۆمەڵی خەڵکی تر ئایانوێ هاژوو هوش بکەن ئایانوێ هێرشی مەسەلەی دینی بێن نەس ئاراوە بەڵام زیاد لە دەم مزگەوت مامۆستا سامان خۆی ئەزانێمە وەکو لایەنە دینیەکەش زیاد لە دەم مزگەوتمان بینیوە لەو شارەیە کە بە قەسف لێیان ناوە خوێنی ئالی جەماعەتمان بینیوە بە بەرماڵەکانەوە بە بەرماڵی مزگەوتەکەەوە ئێستا کورد تۆمەتبارەکرێ بەوەی کە یەک کەسێک کاتێک کە تووڕا بێ یەک پەڕێ قورئان پەڕەیەکی قورئان لێ کاتەوە کە سوورەی فەتح و زیاد لە 800 مەلای ئەوان فتوایان لەسەردا و بەو سوورەتە بێن بەڵام هیچیان خەڵکە بیری لەوە نەکردەوە کە ئەوەی ئێمە بینیمان زیاد لە 1000 قورئان پەڕەپەڕ و سوتاوە بە قەسفی تایارەکان و بە قەسفی تۆپەکانی ئۆردۆغان بەدەر لەو هەموو شەهید و قوربانی کە هەیە لەو هەموو ژن و مناڵەی کە بەڕاستیەوەی کە ئەمان بینی زۆر قرس بوو چونکە کاتێ چووینە نەخۆشخانە ئەبینی مناڵێک لایەکی سەری پێوە نەماوەی هێشتا دڵی لێدا بە گەرمی ئەو قوربانیانیان هێنا بۆ نەخۆشخانەکە لە خلالی ساعاتێکا 34 شەهیدمان ناشتۆ بەدەستی خۆمان کە ئەوەی لێوێ بووین ئانی قرس بوو بەڕاستی ئێستاش ئەوەی کە ئەوان داوامان لێکەن ئەوەیە کە ڕێکخراوە دەوڵەت نێودەوڵەتیەکان نەمافی مرۆڤ نە هیچ مەرجایەکی ئاینی لە دنیا هەر هەمویان خۆیان بێدەنگ کردووە بەڕاستی ئەو بێدەنگ بوونەی ئەوان تورک زۆر ئیسفادەی لێ کردووە ئەم ڕژەمە فاشیانە زۆر ئیسفادەیان لێ کردووە کە هیچ کەسێک لێ پێچینەوەیان لەگەڵا ناکات تەنانەت بە ئیدانەکردنیش بێ هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی هیچ کەسێک نەبووە یارمەتی ئەفریقا ئەفرین بە تەنها بوو لەوێ کاتێککە ئێمان بینی زۆر دڵخۆش بوون و لە دواییشا زۆر هەوڵیان ئەیە کە ئێمە بە زووترین کات بگەڕێنەوە بۆی دەنگیان بگەینین بۆەوەی داوایان بۆ بکەین کە هەم شتە ئەوەنەی کە پێویستیشان چەندێک پێویستیان بە یارمەتی ئینسانی بوو بەڵام ئەوەنەش مەبەستیان بوو کە ئێمە بگەڕێنەوە دەنگیان بگا بە کۆمەلگای نێودەوڵەتی دەنگیان بگا بە مەرجە ئاینەکان دەنگیان بگا بە خەڵکێکی ویژدان زین و بە پەلەفریاکەوێت چۆن پارێزگاریان لێ بکرێت لەگەڵ ئەوەشا کە ئەو هەموو خوێنان لێ ئەڕۆیش بەڵام تەنها داوای ئاشتیانە کرد داوای ئەوانە کرد کە هەر فڕۆکە و قەسف نەمێنێ لە ناویانە هەتا هەر داخی ئەوەش بوو یعنی زۆر مەبەستیان بوو کە بەشێکی شارەکە بهێڵن تورک بچێتە ناوی بۆ ئەوەی کە مەجای قەسف و تۆپوتاریکیان نەمێنێ و ئەوسا شەڕ بکەن لەگەڵیان نەک ئەوەی بەو شێوەی کە ئێستا ئەو کاتەی ئێمە لێ بووین تەنها ژن و مناڵ و هاوڵاتیانی مەدەنی شەهید ئەبوون بە قوربانی جا بەڕاستی کاریسەیەکە زۆر قورسە تابیرکردنی زۆر قورسە ئێستاش ینی کە جاری وهەیە تەنها ئەبین ینی شتەکانیەتەوە خەیاڵمان خۆگرتن زۆر قورسە بووی من داوای بر نەکەم مەجالەکە هەڵمەوە بۆ هەواڵان بۆ برانی خۆشەویستم لە خزمەتان دەست خۆش بڕاستیجی نەتەنها برێز مەلا نادر هەموو برادرانێکی تر کە ڕۆشتونە خاوەنی هەڵوێستێکی نیشتیمانی و نیشتیمانپەروەرن
ئێستش ئێمە پێمان خۆشە مامۆستا سالار بۆ چۆنەکانی خۆی کە لەوێ بەشدار بوو وەکو کەسایەتێکی لە بەرادەرانی خۆمانی مەسیحی کە ئەتوانێ بۆ چۆنی خۆی شام بکەین. سڵاو برادەران، سڵاو ستایش بۆ گەلی عەفرین، بۆ گەلی کوردستان، بۆ ئەو پیرۆزانەی کە بەدڵ و بەجیان و بەعەقڵ لەگەڵ مەسەلەی عەفرینان لێرەوە لەگەڵ ئەو هەڤاڵانەمان کەوتینە ڕێ بەرەو عەفرین کە لێرەوە ڕۆشتین کەسمان بە تەمای خۆمان نەبووین تەنانەتش وەسیەتی خۆنووسی بۆ مناڵەکان دوای خۆمشی بکەن بەردەوام لەسەر ڕێگای مناڵەکانم هەنیان نام بەڕاستی دوو مناڵی بچووکم هەیە وتیان با بە بڕۆ بڵێ مناڵی وان بزانێ وەزایان چییە. زۆر متەسر ئێستا لێرەوە کە ڕۆژ وەکو نوێنەری مەسیحەکان مەسیحی مەرمۆن کە لێرە معنەوی پشتگیری کراوین لەدایاندا دەهێرەوە بەردەوام بین معنەویەن بەس کە خەباتی خۆمان لە پێناوی مەسەلەی کوردیە ئەم کەنیسەی سەر بە وڵاتی متحدەی ئەمریکیە کەنیسەیەکی ئەمریکیە لە وڵایەتی وێرتایە نفوذێکی بەقوتی هەیە اقتصادیان زۆر بەقوتە لە خراوێکی LDS چارەتیمان هەیە لێرە جا هاوار بۆ لەوێ هاوار بۆ کەنیسەی خۆمان کرد لەوێ 16 مانگ لێرە قەرارە یعنی موەکەد 15 مانگەکەن 16 مانگ برادەرانی خۆمان ڕێکەوتین کە وەکو وەفتێک سەردانیانکەن و داواکاری گەلی کوردستان و گەلی عەفرین بگەن وڵایەتی متحدە چکە نفوذ و سڵتەیەکی باشیان هەیە لە سڵتەی قەرار و دەسەڵات لەوێ. لێرە وتم وەکو نوێنەری مەسیحەکان گەشتی ناوێ من ڕۆشتم کە وەکو مۆبەشرێک چکە من لێریشتم تەرشیدا کە مژدایان بۆ بەرم بەڕاستی ئەبینم مژدەکە پێش خۆم کەوتبوو ئەو پارەمانێتی و ئەو یعنی بەبێ مبالەغە شتە موچوتم پێکە باسیەکەم قسەمانە کرد تۆ باران و کەسی ئاوەڕی نائەیەوە زۆر سرم دەهات کەنەما لە کەوکەبی کاژی نەمانە وا وعێکی قەومیان هەیە وا پەروەردە کرابوو هەمووی جوبەرگی مۆدێلی کۆن پێڵاوی احتناج حکوومەتەکە پێڵاوی شەڕ بۆ یاخ نەکرا و چیزێکی چوچلۆش بەڵام عەزیمە و ئێرادەیان لە هەموو شتێ بەقۆل قسەی خۆمەکەم لێرە بۆ تورکیا هاتۆ بەنای ئیسلام و قساکە سەر هەردوو چاوم ئیسلام سەر هەردوو چاوم قورعان سەر هەردوو چاوم موسڵمان بەڵام ئەوەی کە عیلاقەی بە ئیسلامە و نەهیچ لە مەهدی بەشەریەتەوە بینین تورکیا خۆی ئیمپراتۆرەکانی متعاقب نییە چی بە کوڕ دەکات و ئەو وەهمەی کە دروستێکە جارێ مناصرەی قەڵەی فلەستینی ئەکات قەڵەی فلەستینیشی لەوانە بۆ خۆی ئەعلامی کەوتووە گەڕ وەختی خۆی کە غەزا وێران کرا بۆ تۆپاران کرا میلەتەکەی هەنجنە کرا باسی محوەریە گۆڕیسە چۆن محوەرەکە وەکو مامۆستا نادر فەرمووی وتی مەسەلەکە بن بۆ مەسەلەی ئاینی و قورعان و فەڕێک قورعان و هین عالەمە غەفڵێنن بە مەواضیعی زۆر ورد منش لە فەیسبووکە زۆر بینم خەڵک جارێ با بۆ شوێنی کە معاناتی خۆی باسەکە جارێ الحەمدولله مشکلەمان نییە ئێمە لە کوردستانە چییە ئەزمەیەکی زۆر بەسیط کە لە سا ئەو لێ بڕاوە ئەمەی کردووە بە پێوێ لە خۆی بەڵام عەفری غەفڵ کردووە هۆش دەسیسەی دژمنە. وتمە ئیعلامی تورکی وەختی خۆی باسی چییە کە باسی ملەتی غەزەی ناکرد باسی تەلەفۆنەکەی یاسەر عەرەفاتی کرد. یاسەر عەرەفات تەلەفۆنەکەی شاحنەکەی خەریکە دابەزی پاتری احتیاطی نییە عالەمی غەفڵانە بوو بە تەلەفۆنەکەی هین ئێستاش هەمان سیاسەت بەکارهێنن لێرە دژ بە مامۆستا سامان قارەمانەوەی خەمە سەر هەردوو چاوم سمبۆلە لای من زۆر خۆشەوی ئێمەوەکو مەسیحی زۆر نزیکی زۆر خۆشەویستی تعایشە بێ وابێت بێ مکۆلەکانی پێکەوە بژین نەوەکو تەفریقە و بێن فڵان وایت و فستان وایت ئەگەر عالم باسی هەموو عالەمەکەم بەشەریەت بە هەموو کەنائیس و مزگەوتەکان ئەگەریان بیانوێت تعایشی سلمیکەن وەکو ئەو جەماعەتی کە ئێمە ڕۆشتین کاکەیمان تیا بوو مەسیحیمان تیا بوو موسڵمانمان تیا بوو بە هەموو مەذهەبەکانیەوە دڵمان بەسەر یەک بوو مامۆستا مەلا نادر شەی واوە من لەسەر عەرزەکە خەوتمە بینم بەهینەکەی خۆی داکەن و پیاەک دێشەم مامۆستا
ئەسراوە قادرۆک هەمان شت سەرینی خۆی دەرهێنا لەژێر سەری خۆی و ئەیخستە ژێر سەرم نانی خۆی بەدەستی خۆیانیان کرد بەردەمەوە وڕعاتیان نەکردم سکێمە لێرە قەلیەت داعیشە بێوا بێ با چاو لێمە بکرد تورکیا سیاسەتی مەطرقە و سندان بەکارهێنێ سیاسەتی ئەڕضی مەحروقە بەکارهێنێ حربی مدنە حربی شەرەفان وانە نییە شەڕ لەگەڵ نێتەوەکەمانەکە ئەکید بە ئەردوگان تا جنگاوەری ماوێ لە عەفرین تۆ سەر ناکەیت چکە تۆ سەر حەق نیت کورد لەسەر حەقە بە هەموو ئاینەکە لەسەر حەقین ئیسلام بەکارمێنە قورعان بەکارمێنە ئێرادەی ملت لە هەموو شتی بەقووەترێکە ئێرادەی ملت لە مەسیحیەت و لە ئیسلام و لە زەرادەشت و لە هەموو مکەونەتەکان بەقووەترێکە عەفری قارەمانە گەلی کورد قارەمانە هەر هەموو یەکین سلێمانی هەولێر دهۆک عەفرین هەمووی یەکە هەموو دڵ و عەقڵمان لەگەڵ ئەوانە سیاسەتی ئەوە بەکار نێن تە سیاسەتی فەرەختە سوود ئێمە هەر هەموو یەکین موژدەتان بەمێ گەلی کورد مناڵێک و پیرەمێر دێ لێرەوە نییە لە دەمی خۆی گرێت و هاریکاری خۆی نێرێ بۆ عەفرین دوژمنان بە ئەمە مێژووە تکاتان لێکم ئەوانەی کرد غافڵن لە غەفڵەتان نووسون ئەمە مێژوو ڕەحم ناکە مێژوو ناو یەک بەیەکە نووسێ چێ هاریکاری کردووە و چێ قسەی کردووە تعلیقی کۆمنتێکە نووسی دژ بە عەفرین ئەوە بێ بە ماڵ بەسەرتەوە لەوێ قەسری مزگەوتێ کرد با بڵێن وڵا سەهوو یا نێران سەدیقەی پێڵە دەردینەکە برادران شایەتن بەلای سێتەرەیەکە ڕۆشتین سێ ئاسایشی هەبوو کە ئاسایی شۆڕتەیە لە ناو دار و درەختێکە بە مەجموعەیە بلۆک هیدێکیان نقطەیەکیان دروست کردو هەروە چمتۆ هیچی پێرە خراببوون سەرێک گەڕاینەوە بین نییە بە قورسی ساڕوخ لی یابوو هەر هەموو شەید کردو یعنی هەدەفی دقیقە ئەزانێت چییە تەنانەت بۆ باسم کرد دوای حیوانەکە پشیلەیەکی بینە لە جموجۆڵ نەکەوتو لەو شارە هەموو عالم هەناسەی لەبەر بڕابوو چکە مەدفعی و قەسفی مستەمر بوو 24 ساعت عالم فرای ناکە و نانێ بخوات یعنی سەریان نەگرت بۆ نانەکەم مردنیان بۆ خۆیان دانابوو یعنی ئەگەر سەرای نەگرتایە هیچ نەبوو ناوەکانی پێخۆ مردەکەی دانا بۆ خۆی ئاو نەبوو استهدافی مزگەوتێ کرد مەکتەبێ کرد خەستەخانەیە کرد ئەو مزگەوتی کە لەسەر ڕێگای ئێمە بوو کە ڕێگای لێ گرتبووی یاوی لە شۆپڵەکە کە ڕێگامان لێ و ڕئیس وزرای ئەو مەنتەقەیە بەدەستی خۆی بە خاکەناز و دراو پڕشۆپاوە هەستا بۆ ڕێگای پاک کردەوە ملت وای ئافەرین دەستخۆشییان لێکەم مەمنونتانم بە ساقەی هەر یەکێ لەو خەڵقانە بم کە تێکۆشەن و بە ئیرادە و عەزیمە و ئینتیمای وەتەنی ئەوان کورد هەر بەردەوامە بێت و دژمنان گەلێک زۆر لە بەهدی بەشەرێکان هەر خەریکە لە ناومانە بن بەڵام چکە تۆقین و لە ئێرادەی ئێمە کورد قارەمانە کورد فەزلی هەیە بەسەر هەموو ئاینەکانە بەسەر مێژووە ئەوە کتابە پیرۆزەکان باسی ئەمجادی ئێمە بوتوڵاتی ئیمپراتۆرەتی کوردەکان باسەکات باسی ئەوەکە کە کورد فەزلی هەبووە بەسەر تەنانەت حەزرەتی مەسیح تەنانەت ئیسلام یەکەم شەهید لە ئیسلامە العالەی ئال یاسر بوو کە دایکی عەمار بوو یەکەم کەس شەهید بوو ئەو بەڵام چەندها ئەقتابی عولەمای دینمان هەیە بەڵام پێی نازانن سەلاحدین ئەیوبیمان هەیە کە تعریبیان کردەویش فەزلی نازانم کورد بە چی ئێستانن جارێک پێمان نەڵێن ئەمانە نەسلی جنن ئەگەر نەسلی جنی ئیمام حوسێن بۆچی ژن لە ئێمە هەیە ئەگەر نەسلی جنی ئیمام حوسێن کە شایستنای هێنا 12 ئیمامی لێکەوتەوە کە ئێستا مەرجەعیەت لای ئەوانە بەڵام پیرۆز ئێمەی جەنەت عەدن لە کوردستانە بوو خوا ئێمەی پیرۆز کردووە مەسیح بۆ ئێمە هاتووە چۆن وەکو خەڵق هاتووە ئیسلام سەرحەد و چاوم و هەرێکە لە شوێنی خۆی دانیشێت و لێمان گەڕێن بە ئاشتی بژین مەمنونتانم زۆر سپاس کاک قادرۆ فەرموو تۆش پێشکەش بکێ فەرموو تووشی دوێ بوو سڵاو درود بۆ هەمووان من ئاسان قادرۆ لە پەرزگای زەردەشتیانەوە کە ئەو شەرەفەم پێبڕا لەگەڵ کۆنگرێنەری کوردستان بەشداربن لەو وەختە هەڵبەت چونەکەی ئێمە تەنها بۆ ئەو نەچوە بچین سەیری حاڵەکە بکەین لای وەزیرستان چۆنە بەقەت ئەوەی کە
دەستپێکی پیتاکۆکردنەوەمان لەسەر شان بوو کە بیگەینە جێوە هاوکاری کۆنگرێنەتەوەی کورد کە لە ڕێی مانگی سوورەوە بوو. من دەوێت بە چەند خاڵێک پیرۆزی و بەرزی ئەو بەرخۆدانە مەزنەی ڕۆژئاوا هەڵسەنگێن. هەر لە سنوورەوە سنوورە دەستکردە لە ئاکۆ کە دەپەڕیتەوە ئەو بار وڵاتێکی بە ئەزمموی 15 ساڵەم بین نەک چەند کانتۆنی بەقەت ئەوەی کە سیستەم و نظامێکی ئیداری سیاسی عسکەری دەبیررا کە ئەمە پێویستە دەیان ساڵە بتوانیەوە بەناوێدا بنێت. جوان پێشوازیان لێ کردین لە هەمووی گرنگتر ئەوە بوو کە لەو وڵاتە دەبینیت هەموو خەڵکەکە خاکی نیشتیمانی خۆیان خۆش دەوێت. لای ئێمە پێشمەرگایەتی تەنها بۆ چین و توێژ و کۆمەڵێک بوو. ئەوانی کە لە دوور وەسەیریان دەکرد بۆ کۆی بەرمیلات بۆمان ماوێتەوە پێشمەرگایەتی نیشتیمان پەروەری. بەڵام لەوێ هەموویانی نیشتیمان پەروەری هەموویان شاڕبان بوو. چ ژن چ پیاو کە جوانترین شت ئەوەیە کە ڕۆژئاوا شانازی بۆەکە کە بە درێژایی مێژوو هیچ لەشکرێکی ژن بەو جەزرەبەیە بەو پیرۆزیە بەو ئازادیە بەو قارەمانی ناوداریە لە مێژووی هیچ ملەتێکانە. ئەوە یەکێک لەوانە ڕەفات هەمادی مێژوونووس و باحیز دەڵێت ئەڵێ کورد هەموو میلەتانی دنیای بەجێهێش لە بەرخۆداندا. جوانترین شت لەوە کە ئێمە سەرەتا سەری گۆڕستانەکانمان کرد چەپکە گوڵمان لەسەر گۆڕی شەیدانی قامیشل و پاشان کۆبانی و پاشانیش لە عەفرین دانا. لەبەرەوەی جوانترین شت کە دەبینێتەوە بۆ ئەو بەرخۆدانە ئەو شەهیدانەیە کە هەمومان شانازی پێوەکەین. شێوازی دارەبردنی ئەو وڵاتە لە خۆ نییە. دەبێت ئێمە ڕاستگویانە بەرامبەر بە مێژوو بڵێین کەەوە عەقڵێکی سیاسی عەقڵێکی معریفی پەرۆدەی کردوون کە ئەویش بور بۆ چوونی سەرۆک ئاپۆیە کە بە شێوەیەکی بیری مارکسی بیر و بۆ چوونێکی ئاینی زەردەشتی پەرۆدەی کرد. چونکە هەمووی ئەوانەی کە ئێمەمان بینیەوە لە هیچ نظام و سیستەم و بیر و ئایدیایکی تردا جێرێک خۆی ناگرێتەوە تەنها لەو دوانەدانە بێت. چونکە مرۆڤەکان هەموویان بەقەدەر یەک بەرخۆدانیان هەبووە لە شۆڕشەکەدا لە ڕاپەڕینەکەدا. هەموو کەسێک لە وڵاتە مەسئولیات و ئەرکی سەرشانی خۆی هەبوو. تەنانەت هەندێک کەسی بە تەمان چ پیا و چ ژن چەکیان هەڵگرت بوو ئەگەر نەیانتوانی بێت بەرخۆدان بکەن لە جەبهە بن ئەوە دیارە لە شەڕی داعشا فێری ئەوە بووە کە چەکێ بکاتە شانی و کۆبایی پارێزێت یا قامیشلی ئافرینی هەر شوێنی کە پارێزێت نێڵێت کە داعش بەتەیە. لەبەرەوە شارەکە تەسلیم کرابوو بە کۆمەڵە خەڵکانێکی بەتەمەن لە ڕووی جسمیەوە قەڵە و لە ڕووی تەمەنەوە پیر لە ڕووی هێز و تواناوە کە کەسێک کە ئەو ئیدائینەی نییە بەڵام قووەتێکی بەهێزی هەیە مەبدەئێکی پیرۆزی هەیە کە زاڵ دەبێت بەسەر و ئەرکا کە بەسەریا دراوە. هەندێک خاڵی زۆر سەرنج زۆر جوان زۆر پیرۆز سەری ڕاکێشان سەرنجی ڕاکێشان لە هەموو جێشی دنیادا سەربازەکان هەندێکیان دەترسن و ڕادەکەن خۆیان دەترسنەوە. ئەوەی من بینیم لەو سنووری کە ئێمە بەڕێوە دەکەوتین بەناو سنووری سووریادا بچین بۆ عەفرین چەند کەسێکیان لە ئۆتۆمبیلەکان دابەزان وتیان ئەمانە شەڕڤانن لە شوێنی تەدریبن یان لە شوێنێکی کەنی لە جەبهەنین خۆیان دزیوەتەوە لە وەزیفەکەی خۆیان دەیانێت بە دزیەوە بچن بۆ جەبهە. ئەمە جوانترین شت بوو بەلای منەوە کە تا ئێستا لە لەشکری هیچ میلەتێکە نەمبینیوە. کاتێکیش کە گێڕایانەوە من بە چای خۆم بینیم پێیان ناخۆش بوو. یعنی هەوڵیانەدا بە شێوەیەکی کە بچنە پێشەوە. ئەگەر میلەتێک خاوەنی ئەم جۆرە گەنجانە بێت خاوەنی ئەم جۆرە عەقڵانە بێت هەرگیز ئەردۆغان ناتوانێت بەسەری هەزاڵ بێ و بتوانێت پرۆسەکانی خۆی لە عەسرین و لە ڕۆژئاوایە. و دەربارەی ڕۆڵی ژن کە پێشتر بەحسان کرد لە کاتی پێشوازیکردن لە شەهیدان چۆن؟
شانازیە بۆ هەموو ڕۆژئاوا بۆ هەموو کوردستان چونکە لە نەژوو دەشتیوانە بووە ژنان هەست بەوە ناکەن کە ژنن بەقەد ئەوەی مکیاج ناکەن سەرقژیان دانایەنن لەگەڵ هاوڕێکانیاندا بە شێوەیەک لەوانەوە لە ئالەکدان کە هەست بەبوونی ئەنسۆری ئافرەتایەتی ناکرێت پاشان خۆبەخشی ژنان بۆ بە سمبۆڵێک بۆ خەڵکانی کە چاو لەوە بکەن کە تەنها جەنگ و شەڕ بە ئافرەتان ناکرێت لەگەڵ ئەوەشدا خەڵکانێک دەبیرات چ ژن چ پیاویش کەمەندان بوون بەڵام کە نەتوانێت بچێ بۆ جەبهە لە شارەکانە ئەلچی پاکخانی ناوشاری پێسرا بوو ئاسایشیان پێسرا بوو ئەلچی پاسەوانی هەندێک شوێنیان پێسپێرا بوو لەبەرەوە ئەوە نمونەیەکی ئێجگار جوانە کە کورد بۆیە شانازی پێوە بکات من دەبارەی ناو ئەفرین باز بکەم کە ئێمە لە 4 خاڵی سەرەکیدا لە 4 گۆڕەپاندا کۆبووینەوە قسەمان بۆ خەڵکەکە دەکرد ئێمە وامان نەزانی معنەویاتی ئەوان بەرز دەکەنەوە بەڵام ئەوان فێرەوەیان کردین کە ئێمە معنەویاتمان بەرزتر بێتەوە لە ڕاستیدا ئێمە قسەمان بۆ دەکردن تیارە بە ئاسمانەوە قەسب دەکات کەچی خەڵکی ناو شارەکە بە هێمنی بە ئەتیادی ژیانی خۆیان دەبێت چونکە لە قەناعەتیانە هەبوو دەیانوت هەتا ئاخر کەس ئێمە لە ئەفرین دەمێنینەوە ئەوەشی کاتێکە هجووم کراوە ناو ئەفرین دیارە بەرپرسان بە شێوەی لە شێوەکان هاوکاریان بوونە کە زۆرترین شەهید نەدرێت ئەوە بوو کە باران و تۆپ و تارێکی ئێجگار زۆر بوو هەتا ئەو ئەخرەشی کە جێش هاتە ناو شارەوە خەڵکانێک بوون لەوێ بە هیچ شێوەیەک ناو ئەفرینیان چۆڵ نەکرد من لێرە ئەوەی کە سەرنجی ڕاشاوم ئەو بێدەنگیە بوو کە لە میدیاکانی دنیا لە کۆمەڵێنەوە یەکگرتوەکان لە مەجلیس عوموم لە مافی مرۆڤ یونسکۆ و مەنظەمە خێرخوازەکان بێدەنگ بوون ئەوان چاویان لە مۆبایلەکەی ئێمە بوو کە ئێمە بە وێنە کامێرەکانمان مۆبایلەکانمان وێنە بگرین بچین ئەم هەواڵانە بە دنیادا بڵاو بکەینەوە من لێرەوە هەموو ئەو هێزانەی دنیا بە مقەسر و کەمتر خەم دەزانن کە بەرامبەر ئەو کارەساتی گەورەی بەرامبەر بە ئافرین کرا بەڵام خەڵکی ئافرین ئەوەندە خۆراگرا هەرگیز ناکەوێت چونکە ئەوان لەسەر ئاین و بیر و باوەڕێکی زۆر پیرۆست بەرەوە دەبوونە کە نیشتیمان بەدایکیان دەزانن زۆر شت هەیە باسیکەن هەوڵدەم بدەم بە برادران سپاس بۆیەوەش دەستخۆش زۆر سپاس بەلە سامان فەرمەوە کە ئێوەش بەشدار بوون فەرمەوە ئێمە بەجەوهەری بۆ ئەوەی کە دەرفەت هەبێ برادران دیکە شانات فەرموو شتی کە خۆتان بینی وەکو واقعانە فەرمەوە بناي إخوة دارا أو حديث كافر ليس الخبر كالمعاينة أو بحوال بخبر أي بيتي وقوانية كخود بشاي خود أي بني إما راسا وقت بنرجع كان كوتشن بو عفرين وكاتا أين كانوا مشكلة القديرين كانوا حندقلا حزب كان براسي كومالش ما بيني بلامي كومالك ديما باسا كملا عزايتي برخوداني خلشي عفرين وشربانان وبتايبتي لنا خلشي عفرين دا كان ايما خوما حضور من هبو لديار او شهيداني كجرانوا كشهيد كرابون بدستي شتكاني اردوغان كبراسي ايما خوما نيشغلو كسانا ك وتارم نسر جستي بيروزي شهيدا كان خوندوا کە بۆ وتارش کاریگەریکی باشی لە باشووری کوردستان و لە پارچەکانی تری کوردستانە کاریگەریکی یعنی دەنگدانەوەیکی گەورەی دابوو کە بەو حەماسەتەوە ئێمە وتارێکمان خوێندەوە و دش بە ئەو لەشکێشەی تورکیا و دش بۆ ڕەشەکوژەی تورکیا کە بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان و خاسەتەن عەفرین بەکاری هێناوە دیارە ئێمە خۆم بۆ خۆم لەسەر تەرمەکان تەرمە پیرۆزەکان کە وتارم خوێندەوە بەڵام لە هەمان کاتتا من خۆم وەکو کەسێک کە زۆر ئەو دیمەنانەم بینی و کەسێکی زۆر عاتفیم خۆم پێ نەگیراوە دەستم کرد بە گریان بەڵام لە هەمان کاتتا بینیم ورە و ئیرادە و مۆڕاڵی دایکی شەهید و خێزانی شەهیدەکان چەندە ئاسێکی بەرزدایە بەڕاستی من زۆر لە حاڵەتێکا زۆر گەشتبین بووم یا با بڵێن زۆر
شاگەشکە بووم کە ئەو مۆڕاڵەم بینی ئەو ئیرادە و ئەو غیرەتەم بینی لە ئەوان و لە کاڵتیکشە ئەگریان بۆ ئەوەی کە کەسێک نییە دیفاعمان لێ بکا و کەسێک نییە کە بەها نامانەوە بێ تەنها میلەتی کورد تەنها و تەنها خۆیەتی حەسبنا الله ونعم الوکیل. بەڵێ ئافرەتانم ئەبینی بە تایبەتی دایکی شەهیدان خۆیان بەدەستی خۆیان ڕۆڵەکانیان جگەرگۆشەکانیان تەسلیمی خاک ئەکرد. ئەمە بەڕاستی بەلای من و زۆر زۆر سەرنجی ڕاکێشام. لە کوردستانی باشوورە ئەگەر کەسێکی شەهید بێ یا کەسێکی زۆر خۆشەویستی بمرێت وەفات بکات کە دواماڵ ئاواییەتی خەڵکی ئێمە نایڵن دەڵێن ئەمە ئافرەتە نابێ بێ بۆ سەر قەبرستان تەنها پیاڵ بۆی هەیبێتە سەر قەبرستان. بەڵام بە پێچەوانەوە لە ڕۆژ ئاوای کوردستان لە عەفرین ئافرەتان خۆیان دایکی شەهیدان خێزانی شەهیدان خۆیان بەدەستی خۆیان بە هەڵهەڵە لێدان تەرمی کوڕەکەی جگەرگۆشەکەی تەسلیمی خاکە. ئەمە یەکێک بوو لەو شتانەی کە زۆر زۆر سەرنجی منی ڕاکێشا. کۆمەڵێک دەرس و عیبرەتی تێداوەجێگرەوانە کە ئافرەت لەوێ ڕۆڵی تەواوی هەیە، هیچ جیاوازێک نییە لە بینی پیا و ژندا. لەوێ ئافرەت زۆر بە هیممەتە، زۆر خاوەن ئیرادەیە. بەڕاستی ئەمە لە کەم شوێنی دنیاشتیوە ئەبیندرێ. لەوێ ئێمە گەنجێکمان بینی وێنەی خوشکەکەی پێبوو، پرسیمان ئەم وێنەیە چێیەوتی ئەمە خوشکێک بوو، شەهید بووە، فەخر و شاناسی ئەکرد بە شەهیدبوونی خوشکەکەی. ئەمە بەڕاستی نەمان بیستووە. هەر ئێمە فەخر و شاناسیمان کردووە بە برایەکمانەوە بە باوکمانەوە بە کوڕەکەمانەوە کە شەهید بووە. تا ئێستا لە باشووری کوردستانە لە هیچ شوێنێکی دنیا زۆر بەکەمی کەسێک نەبووە فەخر بکا بەوەی کە خوشکەکەی شەهید بووە. ئەمە بەڕاستی سەرنجی منی زۆر زۆر ڕاکێشا. و لە هەمان کاتە ورە و ئیرادەی ئەو خەڵکە ژن و مناڵ و پیاوی و ڕشسپی تا ئەو کاتەی کە تورکیا قەسفی چواردەوری شارەکەی ئەکرد بۆ ئەوەی خەڵکەکە بڕوا ڕەوکا و کۆچ بکە، بەڵام خەڵک لە ناو شارەکە ئەمایەوە. بە چواردەوری شارەکە تۆپباران ئەکرا و تەیارە ڕەمی ئەکرد، خەڵک ناو شارەکە کڕین و فرۆشتن و بازاڕی خۆی ئەکرد و نەئەترسان. ئەمە بەڕاستی ئەو پەڕی ئازایەتی بوو بۆ خەڵکی عەفرین. ئێمە خۆمان لە ناو شاری عەفرینا کۆمەڵێک کار و چالاکیمان کرد، چوونە چەند پارکێک ناو بازاڕ وتارمان ئەخوێندەوە، بەڵام ئەو خەڵکەمان ئەبینی لە دەوری ئێمە کۆ ئەبووەوە. نەک خەڵک بترسێت و جۆمان بۆ نەگرێت و بڕاتە کونجی ژوورەکانیانەوە، نەخێر خواخوایان بۆ ئێمە قسەیەک بکەین لە دەوری ئێمە کۆ بێتەوە. لە هەمان کاتە تیارە بەدیار سەرمان و ئەسوڕای و جۆمان لە سەوتی تیارە بوو و لە دوای ئێمەیشەوە بە سەعات یا بە نیو سەعات ئەو شوێنە بردومان ئەکرا و قەسف ئەکرا. بەڕاستی ئەو قارەمانێتی ئەو ئیرادەی کە ئێمە لەوێ بینومانە یعنی هەر چنێک باسی بکەین تعریف ناکرێ وەسف ناکرێت. بۆیە ئێمە یەکێک لە دایکی شەهیدانمان بینی ئەمیان لە قامیشلوو، ئەمەش زۆر سەرنجی منی ڕاکێشا. کاتێک کوڕەکەی شەهید ئەبێ کە ناوی ئەحمەدە، ئەم دایکە دێت لەسەر مەنەسەکە وتارێک بۆ خەڵک پێشکەش ئەکا، وتارێکی زۆر حەماسی، وتارێک بەڕاستی پڕ لە ئازایەتی، پڕ لە ئیرادا بۆ خەڵکی قامیشلوو پێشکەش ئەکا. کوڕەزایەکی کە منداڵی کوڕەکەیەتی وا ئەزان تەمەنی 6 مانگێکە، هەر لێدا ئەڵێ ئەمە ناوی ئەنێم ئەحمەد و ئەمێش ئەبێتە شەربانانێک و جێگەی ئەحمەد و من ئەگرێتەوە. بەڕاستی ئەمە ئیرادەیە، بەڕاستی ئەمە ئازایەتیە، ئەمە بەڕاستی هەر هەمووی بوو بە ئەزمون بۆ من، هەمووی بوو بە تەجروبە، هەمووی بوو بە دەرسێک کە بەڕاستی من ئەوەی لێ بینیومە لە هیچ شوێنێک نەمبینیوە کە ئافرەت ئاوندە ئازایە ئەوەندە جەریدە. بەدەر لەوەی کە شەربانان بە ژن و بە پیاو توانویان 6 دانە ڕۆژ شەڕێکی نابەرانبەر ڕوبەڕووی هێزێک کە بە ناوی دین و بە ناوی ئیسلامەوە دێ پەلامارمان ئەدا، ڕوبەڕووی هێزێکی ئاوا گەورە ببنەوە کە ئەو شەڕە نابەرانبەرە کلاشینکۆڤ لەگەڵ تۆپ و تەیارە و تانک و زرێپۆش و ئەمانەدا. ئەمە قارەمانێتیە کە تۆ بتوانی 50 ڕۆژ تا 6 ڕۆژ تۆ مقاومت بکەیت. بە ئێستایشەوە کە شەربانان ڕێڕێوی شەڕەکەیان گۆڕیوە کردوانی بە پارتیزان و شەون نییە لە ناو شاری عەفرینا تورکەکان نەکەونە بۆستەی شەربانانەوە. دوایی من یەک داخل یەک شت ئەخۆم، ئێمە من وەکو مامۆستایەک یا مامۆستا نادر وەکو مامۆستایەکی دینی کە ئێمە ئەو وەزعانەمان بینیوە کە خەڵکی عەفرین کە خەڵکێکی موسڵمانە و چەندین مزگەوتی تێدایە و مزگەوتەکانیشی بۆی قەسفی تیاری ئەردۆغانی دەست بە دەست نوێژەوە وەکو بازێک لە مەلاکانی هەندێک لە مەلاکانی باشوور بەخواناس و بە دەست نوێژ و
بە خەلیفەی موسڵمانانی ئەزانن چۆن دەبێ خەلیفەی موسڵمانان بردومانی شارێک بکە کە خودای گەورە یەک لە پێغەمبەرانی محاسبە کرد لەسەر ئەوەی کە شارێکی مێلوورەی تەواو کرد یەک مێلوورەیەک ئەز ئازاریدا ئەو شارێکی مێلوورەی لە ناوداخوا محاسبەی کرد خوا چۆن محاسبەی ئەردۆغانێک ناکە شارێک کاولەکە کە پڕە لە مزگەوت و میحراب و مەلا مزگەوتەکان هەمووی تێکداوە بەسەر یەکە کەسێک دەست بە دەست نوێژ و مسلمان بێت چۆن مزگەوت ئەڕوخێنێ چۆن قورئان ئەسووتێنێ یەک کوردێک لە کوردستانی باشوور قورئانێکی سووتان چی مەلاکان هەیەلیان کرد بە حەڵڵا بەڵام ئەو هەموو قورئانە لە مزگەوتەکانە بە ساڕخی ئەردۆغان ئەسووتێ فزەیان لێوە نایە بەڕاستی من تەنها خەفەت لەوە ئەخۆم منێک یا مامۆستا نادرێک و مەلایەکی ئاینی ئەو مەشادانانمان بینیوە بۆ خەڵکمان باس کردووە و باسی ئازایەتی شەربانانمان کردومانە شەهیدن کە چی تەکفیر ئەکرین لەلایەنی مەلاکان و مزگەوتەکانی باشوورەوە من داوا ئەکەم لە حکومەتی هەرێم بەڕاستی کاتێوە هاتووە ئەو مەلایەنی کە عەقڵی تاکی کورد تعریب ئەکەن و دژی ئەم خاک و نیشتیمانن و دژی بەرخودانی پێشمەرگە و شەربانانن ئەم مەلایەنە لەسەر مینبەر لادرێ ئەمانە تەنها زەرەر و زیان بە ئێمە ئەگەێنن ئەو پارە و سەرۆت و سامانەی کە حەج و عەمرەی بۆ حەج و عەمرەی ئەبین کۆی کەینەوە بیبین بۆ عەفرین چونکە عەفرین ئابڵۆقەی ئابووری لەسەرە ئەو خەڵکەمان بینی بە مەسافەی 500 مەتر هەمووی سەڕەی گرتووە بۆ نانێک بۆ ئاوێت ئەوەندە خەڵک برسێتی و لەو پەڕی برسێتیدایە بۆیە هەر لە قورئانە ئەفەرمێ لكاتي فمن يضطر في مخمصة لكاتي برسيتي وناشاري دا إنسان هموش تيجي بو حلالة تنانت حرام كانش كخوا قدر يذكر القرآن أمانش بو حلالة دي كما دمتو حرام كان لكاتي برسيتي وقاط صليا بو حرام به تنانت حج وعمرش درسني بشي آل استدع خلق درسني بشي عمر بكا بشي حج بكا والله درسني بفي شرع لبر أو باريا شكل مانوي مروف جرينجا إما لكردستان بتايبتي كردكاني روش أوان لو بري باردوخي تشيناها موارن مانوي أوان درسته مانوي خاك كمان لبيش دينا كمانويا مروف لبيش دينا كمانويا دبي إما أو بو بيما بخلق بقينين ملا عيني كان من بلي كاكا مانوي مروفو خاكو نشتمان بيش دينا دبي إما خاكو نشتمان من آزاد به من چند دين الروجة مناقشة نقل كومالك إسلامي متطرفة هاي لسروي شربان شهيدة يا نا ورا أردوغان أو كول كاريد نسكدو أو هم من الله أو هم من الله بشاي خما بينما لخص خانة كان لا يجينا ما بوي صاروخوا أو هم جنا أو هم بياوس رشتي بوي قصوا هم شهيد أكري بيدن لأسي أمزري مدى بلام همويا دينا دنگو قصا آية شربانك شهيدة يا نا شربانك خوني خوي بخت كردوا لدواي شهيد بوني منشي آفرتك قبرنو هاتي لا شكي أكن وسكاياتي بي أكن بما عليه شهيد نيا بلان هيش دنجك ناكا بيدنگ لأسي الجريماني أردوغان كايكا براسي كاتي وهاكو منوكو ملايك روبروي هم ملا جاشكان أبموا لكردستاني باشورا ونايش ترسم صلى مردنو لكشتناكم بوي ملتكم سركوي بوي ملتكم جاري كتر هيمني عرب وترك وفارس زانلا ببسريا إيمش لسرتي خومان بونمان هبه خاكمان هبه نشتمان هبه دينيشي كردي بخلقك بلين دينيشي كرديانه بخلقك بلين إتل بس بالتعريب كردنو تعريب كردني عقلي تاشي كرد بريارم داوا إيما خبار بكين خباتك بوسر خصني ملتا كمان لجير دستي فارسو لجير دستي تركو عربا خوش ما نقول ما نهبه أو ما فيك أخوة بإيمي داوا إيما لسر أو ما في شيء كأخوة بإيمي داوا دجي ولاتك إسلامي أو سنة وكأيوه ما في بإيمي داوا أو ما في ما لب سنة داوا زور سباس أنا كان جواي سباس زور سباس كاك أحمد فرمو كاتمان توزك كم دبيتوا جوهري شتي خوتنا كم فرمو سباس ومتان محمد قامشي برداري ممكن لو سفري لقل هاوريان بدو أندام وبيرنو دين كان كردستان سيانزي مغلا عفرين بوين عفرين شي نبزيب عفرين شي قارمان خلطي شي بالإدادة خلطي شي بورا جيقل لويكا توبو تيارة بردوام لسلام بون أوانا إداري شي زور مدنيان برا ودبر وعقلشي باشا مكاننا ولا جياكرنوي كاروباري سربازي لقل كاروباري إداري إما زور من وزور سرسان بون بوكا دیار لانجامی روشنەکەمان لە ڕێگاوبان شەڕی داعش لە باشوور لە هەمووی بووە تەنها عفریما هەمووی وێران کراوە هەمووی لەژێر تۆپ و تایاران بەڵام عفرین شارێکی خەنجیلانەی جوانی خۆ بەڕێوەبەر کە
بەداخەوە شەوی 15 لە سەعات 10 شەوەوە تا سەعات 4:05 تەیارە و تۆپ لە ناو شاریەدا لە قەداغ شاریەدا خەڵکی تەواکە کرد و ستەی لە خەڵک شەوانده بوو بۆ ئەوەی کە خەڵکان ماچۆنێکی بێبڕۆن دەرەوە و شارەکداریش کرد. عەفرین داگیر کراوە نەبەزیوە، چونکی ئەگەر ببەزی بایە دەمێک بوو لە 58 ڕۆژ قارەمانتی دەستیان دەیاندا بەدەست تورکیاوە، بەڵام داگیریان کرد بۆ ئەوەی کە هێمای کورد نەهێڵن، چونکی ئەو شارە و هەموو دەوروبەری عەفرینی ئەوەی کە من دیتمە ڕەنگە 150 تا 200 ساڵ لەو پێش دروست کراوە. شتی تاریخی زۆر لێیە، شتی دەیان خانووی لێیە کە من لە مێژوشدا لە ڕسمەکاندا نمدیتووە ئەم شارەیان ئەم منتیقەیە منتیقەیەکی قەدیمە و لە دێر زەمانەوە کوردی تیاژاوە بە هەموو ئەدیانەکانەوە کە دیارە دینی زەردەشت لەوێ و دینی کاکەیی لەوێ شوێنی پەرستگایان هەبوو. ئێمە و پێشمەرگە کە دیارە زۆر دیمانە شەڕ و چیماباران لە کوردستاندا و ئەنفارمان دیتووە و بەڵام حکوومەتی تورک ڕووی سەدامی تەقریبەن سپی کردەوە، ئەو زیاتر تاوانی دەخستە سەر تاوانەکانی خۆی، ئەو زیاتر وڵاتی وێران کردووە، ئەو زیاتر خەڵکی شەهید کردووە. یعنی کاری کردووە کە ئینسان فەرامۆشی ناکە. ئەوانە زۆر ئیرادەیاندا بە ئێمە، من وەک پێشمەرگە کە ئێمە دڵخۆشی خەڵکماندایە و قسەمان کرد، ئەوان مەقاوەبیان زۆرتر بوو، ئەوان ئیرادان و وریان دەدا بە ئێمە کە خەبات تێدەکۆشین بۆ مافەکانی ئینسان، بۆ مافەکانی گەلان، ئەوان قەت بە تاکبیر ناکەنەوە وەکو گەلێک، وەکو هەموو ئەو گەلانەی کە لە سووری باشوور دەژین بە هەموونەتەوە کەمایەتەکانەوە، ئەوان بێ جیاوازی خەبات دەکەن، بێ جیاوازی پێشمەرگایەتی و شەڕەڤانیان هەیە. شەڕەڤان ئیشی خۆی دەکا و ئیدارەی خۆیگەریش ئیش خۆی دەکات لەگەڵ ڕێز. زۆر سپاس کاک هەوڵ فەرموو. ئێوەش وەکو کاکەکان کە ئێوە چۆنم چی دابین چۆن بە جەواهیری ئەگەر زەمان نەبێت. ئەم کاتتان باش هەوڵەتە من هاوارم ناوە وەک کاتی کاکەی ئێمەش لەگەڵ وەکدە بەڕێزا بووین ڕۆشتین عەفرینەوە. هەڵبەتە دێرەوە سەرەڕێژم بۆ شەیدانی عەفرین و سەرۆی شەیدانی کوردستان نەویەکەم. هەروەها من سپاسی کۆنگرەی نەتەوەیی بکەم بۆ دەرفەتەی بۆ ئێمە ڕێخست کە مەڕاستی بۆ ئێمە و شەرەفێک بوو بەشداریکردن لە دۆخێکی ئاوها بتوانین ئێمە سەردانی عەفرین بکەین لە دۆخێکی ئاوها سەختە، بەڕاستی بۆ ئێمە شەرەفێکی گەورە بوو. ڕاستەکەی ئێمە ئەوەی کە لەوێ ڕێچاوی خۆمان بینیمان شەڕێکی نابەرامبەر هەبوو لە عەفرینە، شەڕێک بەڕاستی ئەتوانم بڵێم بە هەموو پێوەرێک ئەوەی لەوێ ئەبوزەرە بەڕاستی جینۆساید بوو، چکە ئەو تایارانە کە لەوێ قەسفیانە کرد ینی بەبێ جیاوازی لە کاتێکە کە تۆ نەخۆشخانە قەسف بکەی ئیترەمە هیچی تیان نێشتۆتە بەڕاستی هەموو ئەو جێگەیانی کە ئێمە ڕۆژانە بەناو شارەکە ڕۆشتین هەر ئەو کاتێک کە ئێمە لەوێ بووین قەسفەکرانی بەڕاستی بە جۆرێک قەسفەکرا ئینسان زۆر ئەستەم بوو بتوانێت خۆی ڕابگرێت. ئافرم بۆ شەڕفانان، ئافرم بۆ ئەو خەڵکە، ئافرم بۆ ئەو خەباتکارانە، ئافرم بۆ ئەو بەرخۆدانە کە بتوانانی 2 مانگ لە دۆخێکی ئاوها خۆت ڕابگریت. ئەم خۆڕاگری شەڕفانان و خەڵکی عەفرین بەڕاستی سەرمانی بۆ ئێمەی گەلی کورد کە هەڵبەتە من وەکو کەسێکی هەڵەبجەیش لە هەمان کاتە لێ بووم، هەر ئەسنا یادی هەڵەبجا 30 ساڵ بەسەر مەرگەساتی هەڵەبجا تێپەڕێت. ئێمە لەوێ بووین بەداخەوە مەرگەساتی هەڵەبجە لە دوێنیا و ئەمڕۆ عەفرین پێمانەڵێ کە بەڕاستی میلەتی کورد میلەتێکی بێپشتوپەنایە بەداخەوە، میلەتێکی ئەبینی ئەمڕۆ ئەگەر لە دوێنیا لە هەڵەبجا مەسەلەن وەسایلی ئەعلام نەبوو بێ، سۆشیال میدیا نەبوو بێ، مەرگەساتی هەڵەبجە و پێویست نەگەشتێتە جیهان، بەڵام هیچ بیانوێک بۆ ئەمڕۆی بێدەنجی جیهان لە ئاست عەفرین بەڕاستی نەماوەتەوە. بۆیە ئەتوانم بڵێم ئەوە عەفرین سەرماندی بەڕاستی گەلی کورد بێپشتوپەنایە. ئێمە بەڕاستی ئەبێ خۆمان پشتیوانی خۆمان بین و ئەبێ لەناو میلەتەکەمانە یەک بین، ئەبێ هەموو جیاوازیەکانمان وەلاوە بین. هەڵبەتە ئێمە وەکو پێکاتە ئاینەکانیش کە سەردانی عەفرینمان کرد بەسمان بۆ بڵێن ئێمە سەرباری ئەوەی کە جیاوازی لە ئایداکانمانە هەیە، جیاوازی لە بۆچوونمانە هەیە، ڕێبازە دینەکانمان جیاوازە، بەڵام وەختێک دێتە سەر مەسایلە قەومی و نەتەوەیەکان
ئێمە یەکین و پشتیوانی خەڵکی خۆمانمان بۆ گەلی باشوور دووپات کردەوە. تەنها شتێک لێرە بمێنێ بەڕاستی خەڵکی ئەفرین ئەو خەڵکی کە شارەکەی جێهێشتووە لە دۆخێکی مرۆیی زۆر سەختایە. جا بەڕاستی لێرەوە من ئەخوازم خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان بە هەر شێوازێک لە شێوازەکان دەتوانێت پشتگیری و پشتیوانی و خەڵکە بکات کارێکی باشەکە، چونکە ئێمە بە درێژایی ئەو ماوەی کە بڕیمان بەناو خەڵکا و لە کاتی گەڕانەوە، یعنی ڕێکخراوێکی مەدەنی ڕێکخراوێکی جیهانی کەسێکمان نەبینی بێت خزمەتی ئەو خەڵکە بکات. بەڕاستی ئەو خەڵکە پێویستیان بە خزمەتگوزاری هەیە و هەرچەند بتوان خزمەتیان بکرێت کارێکی باش. کاک ئاسعەد فەرموو دوایەوە باوکی ڕێزان هەروە کاک حاجی عەفرینیش ئەو وەکو بەرپرسی پەنابەران ئەوجی دوای ئەتوانێت چۆنانووسی پەنابەرانی عەفرین لە ڕۆژاوای کوردستان و لە هەر شوێنێکی پێشکەشکرد. فەرموو. زۆر سوپاس دیارە هاوڕێیان بە وردی باسی ڕەوشی عەفرینیان کرد، من نامەوێت بگەڕێمەوە سەر ئەو خاڵانەی ئەوان باسییان کرد. ئەوەی بۆ من گرنگە یەک شت زۆر سەرنجی ڕاکێشە. من 2005 چووم بۆ عەفرین، لە ماوەی 2005 بۆ 2018 کە 6 ساڵە عەفرین گەشەکردنێکی یەکجار بەرچاوی بەخۆیەوە بینیوە. یعنی ئەوە دەرەخات حەفرینیەکان کە دەرفەتێکی بچووکیان بۆ دروست بێ دەتوانن ژیان دروستکەن، دەتوانن ئاوەدانی دروست بکەن. زۆر سەرنجی ڕاکێشان بەڕاستی جیاوازی عەفرین لەگەڵ ئێستا 2005 لەگەڵ ئێستا زۆر جیاوازە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕاستی لە ئێستادا زەرورە مەکتەبی ناوەندی ڕاگەیاندنی یەکێکی کە تاکە ڕاگەیاندن لە باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستانیش تاکە ڕاگەیاندن بۆ گرنگی بە شۆڕشی ڕۆژئاوادا زەرورە لە ئێستادا بیر لەوە بکاتەوە پەیامنێرێکی مەیدانی بنێرێتە ناو ئاوارەکە. لەبەرەوەی ئێمە لەوێ هەستمان کرد هیچ پەیامنێرێک نەبوو لەوێ کە دەنجی ئاوارەکان بێنێت بە ڕۆژنامەکان بە کەناڵەکانی جیهان. بۆیە من لێرەوە پێشنیارەکەم هەر وەکو چۆن لە سەرەتای شۆڕشی ڕۆژئاوا دەستگا ڕاگەیاندنەکانی یەکێتی دەشێت بوون لە شۆڕشی ڕۆژئاوا هەوڵ بدەن پەیامنێرێک بنێرن بۆ ناو ئاوارەکانی عەفرین کە لە ناوچەی شەعبان پێشم وایە گەیشتنی ئاسانە یان نەتوانن لەوێ هەر لەوێ کەسێک ڕابسپێرن ببێت بە پەیامنێر. شتێکی تر هەیە ئاماژەی پێ بدەم گرنگە لە ڕووی مەعنەویەوە خەڵکی باشوور لە کەمپینەکان بەردەوام بێ. ئەگەر شتێکی کەمیش بێ شتێکی مەعنەویە بۆ ئەوان شتێکی مەعنەویە هەست دەکەن کە برایەکانیان پشتیوانیانەکەن و بەڕاستی دەشبینین خەڵکی باشوور بە ئەرچی سەرشانی خۆی هەستاوە، بەڵام هیوادارم لەمە و دواش بەردەوام بن لەو کەمپینانە. سپاسی مامۆستا نادروانەکەم لە دوای هاتنەوەیان بەڕاستی شتی باشیان کردووە و هیوادارم بەردەوام بین بە هەمومان وەرە سەر تاسەری باشووری کوردستان هەوڵ بدەین لە ئەمێژ ئاگادار بکەینەوە بۆ نمونە پارێزگار بۆ پارێزگار سەرپەرشتی کەمپینەکان نەکات، ئیدارەکان پارێزگارەکان هەوڵ بدەین ئەوان بێنە سەرخەت سەرپەرشتی کەمپینێک بکەن و هەوڵ بدەین کەمپینێکی سەرتاسەری ڕابگەێنین بە تایبەتی ئەوەی ئێمە بینیمان لەوێ شیری مناڵ زۆر پێویستە و پێداویستی پزیشکی زۆر زەرورە لە ئێستادا بگاتە خەڵکی ئاوارەی عەفرین لە شەعبان و هەم پێشنیارێکی تریش بۆ دەستگاکانی ڕاگەیاندنی یەکێتی چۆن بۆ کۆبانێ و بۆ دروستکردماتوو وەکو کورسات وەکو دەستگای میدیای کورسات کەمپینیان ڕاگەیاند پێشنیارەکەم کەمپینێک ڕابگەێنێ دەستگای میدیای کورسات یان مەکتەبی ناوەندی ڕاگەیاندنی یەکێتی کەمپینێک ڕابگەێنێ پێم وایە خەڵک باشتر بەدەنگەوە دێت. لەبەرەوەی بەڕاستی ئەوەی برادران باسییان کردەوە ڕۆیشت ئێستا چمان پێ دەکرێت. ئێستا خەڵکی عەفرین ئاوارە بووە، سروشتی عەفرین زۆر جیاوازە لەگەڵ ئێرە. سروشتی عەفرین بۆ 3 مانگی تریش هەر سەرمایە، هەر ساردە، هەر بارانە. بۆیە دەبێت بیر لەوە بکەینەوە بەڕاستی لە ئێستادا چیمان پێ دەکرێت ئەوە بکەین. زۆر سوپاس، من نامەوێت کات زیاتر بگرم.
نسيب عفرينا از عبريندار كاتم توبو تبنجي أردوغانات سرنا عبريندار كاتم سريمة بنتا بلجيا كيل اللي خستن دريتا ام پشتیه ما ام چونه عفرین هفته که خسته خانه دارم پشتیه و چه بروم از ادای کتم که خسته خانه عفرینه بروم عفرینه دیسا تو بود بنگه اردوان بسر ما دوانتن ام مطعم دادی قال زور وزحمات فوت نسار ما بردي جواب شنو عم دركات جعفيني عم دركات بشي عم دركات عم هوتن شهباء عم لو دري قال كي عم لو دري جامون لو دري ما ديسو ما تعم نادي عم ديسو رابن مدب مرة ريتشي وان وطن خصك وجه خصك وجه كردا ج دنيا ج جهان خصك وتشيه توكسكي هنبري عفلني وكسكي بريندار بو وكسكي زرار تدي خصك وتشيه تشجرك خصك عفلني خصك ما سكن الدنيا عفريني بو زولو زحمتي هو تصل كسكي لما ننري جتشيكو مازن كس دنگ لما نكر ويد حالي دونا ويد زور زحمتي دونا ابكي چلو غازن كس آلكاريو ما نكر ما تنگ پردي وين عم يدبينن ساعات وش سباسة كم ساعات وش برز حاجة عفريني فرمو سپاس بكتبش من زور ما كبر تفاصيلي موضوعك بركو درادران بوردي بحثي روشي عقيد كردن وده الانجامي داقلبوني عقيد بحثي كردن نهار لروجاني ما لسه الختم لقال شالقوان سياسي ومدني لمنطقي شهباء وترفعات وهروها للنبل وزهراء روجاني بيوندي كان راسي لوري وضع زور خرابه يعني او بدي خرابه شندي ون يعني شندي هول بدهم شربه بكم بلكي منك وانم روشي أولكاني يدا نازحيني كردي عفرين أو منطقة ربو وشربه بكم زور خرابه هردوني رافورتك بدسي ما جيش يعني وكونوا منابجي روشان خان جلي رزاني بو خلافي بكي خالي روشان خان بيش دروش خلافي كرد لنبول الأموزي قومة بدهان كس خلقي عفرين لنبول الوزراء رجالي جاني خال بس يعني نب في شك بلام بقهر بخفت خلقي عفرين قشتي روشكي وهاب هر چندي عفرين لبيرة أو طبيعتي عفرين خوشي عفرين وروشي جيانا ولا عفرين ويستلنو أو روشي خراب للمناطق شهباء ونبل وزهراء تحملنا كي جاني خلدستي يعني مأساة لأما قورة تربية معاناة لأما قورة تربية راسي روشكي زور خراب مع الأسف راقهاندني كردي ناتواني دوري كبليزي مثلا او برادران يبدو parçayı video istenişandan zor yani بدلي مبو من يكم جار بلي مناظر كورزان أولا يتشكي بالكيشن براستي راقهاندنا كردي نا أبي تاني روشا شر بو خلقي شورا بكيرا
روشة برابرا روشة وهي لازمة بو همو جهان تومار بكي وبو همو جهان روشة برابرا مزاح بكي بو يجي من هالإيرة بيشتياري كي دكن إما المكتبي راجع هنبي يكتين اجتماعي كورسان زور سباس بو يكتين اجتماعي كورسان بو أم درفتر براسي راجع هنبي يكتيجي نرجو من الإيرة من بحثي بكم بس إما وكو خلقي عفرين أبي بحثي بكم لحظة بلحظة دقة بدقة القلب روشي عفرين بو إيجار نابكي بناو دكر تقول عفرين داقر بو هناك راجعدن تقول عفرين رزقار بو مع الأسف راجعدني كردية عفرين رزقار بو لكي رزقار بو لكي رزقار بو عفرين لكي رزقار بو يا دا عفرين آزاد بو يا دا عفرين شكست يعني نتواني بوجي راجعدني كردي سفر بردك متخازن مقارنة كي بتشوف بكم بورين بلكي كان جنما أردوغان تواني نوت حذر ملا سفر بردك لباكوري كردستان ولتركيا بقشتي وكو برادران قلتي بسورة الفاتحة دست بغزوي وإيريشي أفريقيا نوت حذر مزقو روجاني بو أردوغان دعاء ذكر لهمبر ويجي بالسدان راجهاندني تركي شي حكومي دبي شي أهلي دبي بتشب براس براديكالي وان بقومي هموجي دعاء بو أردوغان ذكر باستثناء همو راجهاندني تركي اما دقوتن اوبراسيوني عفرين شمدكن بيجي ايش يعني ايش ارسل عفريني راجعدني ما دقوتن دقوتن اندامن اوبوزيسيون عرب وارتش آزاد شمدكن بيجي çeteyi ارتش آزاد اوان راجعدني تركي چي دقوت تروريست پيادي تروريست PKK بي يعني همو راجعدني تركي وها بحثا operasyona ya da erişa serafini dikir. Bu vecihe men brasi peşteyari ki dikir. Bu ragahandili kurdi konferansı ki kuburawa ki çünkü ema tarafın kaka ema bir taraf nin şeri gul afrin bu şeri nasnamayı kurda şeri peyde ne bu şeri PKK ne bu şeri yek ali siyasi ne bu şeri nasnamayı kurda afrin برادران بحثی کن میجو کی پر لورد پاریزی لنشتمان پروری تا است هیچ هیزی کی بیانی نتوانی نو عفرینجی کی خوب کرا بلکه نشاندار ل ابشاش و دست بیکر و حطانی وجیرو بوجی کاتی دولتی ترک عفرین هل بجار بزانابون هل بجار ایرادی گلی کرد برده بشکلی ما بس عفرین آور بجی بوجی براسی ما وکو هیزی کردی وكو هزي سياسي كردستاني وكو راجهاندني كردي وكو كسن آيني اي كردي وكو رخصن سيفيل اي كردي ابي ايماجي سفر بربن جبوي بهانا بعفرين بتشن داس خوز ورسباس ويوازو سباس علي شيء اوجي كالعفرين هادوا حد ذكرنا اوجي بكردي درباري او روشي كالعفرين هادو درباري بجيني ابوري حزكم تنها قصر كي بكردي انا روشا عفني دا الي ابوري دا تشدي تشاو بيش كاتن بس او بري شاب راستي بري حبيتش السلام وريز وخيراتني حاضراتكم بيش شاسلا شو سوريا يعني عفريني براسي مرة بتشكي صدمة يعني هاو بيش كاتني مدبيس بيش كاتن هي بس نوك مرض بيني وكاك هاو جديد تحذر بينجا حتى است يعني هاو تحولي شاسلا بتشي بيه حمو بشيج يعني مثلا دهلي اولهيدا بقر دهلي اقتصادي دا دهلي جواكي دا دهلي حمو بشيج يعني بيش كاتني كي برشاب هم يعني مثلا دهلي اقتصادي دا وك خلقي ما عفرين زاني خور تقراد بود قشت عمري 20 سالي تقول ام كار لبناني ايش بكن الشامي ايش بكن الحلبي ايش بكن نظام هرنكو يعني شافي ختم الهوي والدرما بس هم جار قرع عمري من مديه يعني هاو تطور كي هائل بزمن كي قياسي بش صار هذا براسي تشكي جي شارزي بوجبو عفريني وخلكي عفريني ويدي يمجي قريداني خلكي عفريني بعرضي خاضر هاوجي قالك قرين بوت تبني قالوا بير برا المنطقه هابون يقول عم نجي خاضر ركب الا مرنا ما نبرد يعني مثلا ازمه عماله يعني
عمال تننا يعني ايش بك يعني مثلا خدي ايش هيلي زراعات داد هيلي ريستوران داد هيلي درادا عمال تننا ولا ايش بك يعني باجي كنيزا ورام انه فرابرج عربه قال لك هذا عفريني رغم محمد الشيجي ديسازي ازمه عملها حركات تجاري اقتصادي مثلا عرض بهابون خلكي ما عفرين زاني بري مسألة فايزة وكو زاني خلكي ما عفرين واجي معانا بر مشكلة بولا عفرين يعني يكي 6000 دا يكي مثلا شاش معقد يقولوا 1000 6000 بس سد بنجة هاجر بحال هذه هي زيادات بدي تشوف الكيوي دبي بالك شكل قالك وهي استع تواب خلاص 100 ما تشتغل استع ديلا ولا هيدا مثلا بس شهر ساعة دا تقارن العفرين يجيب قاري شخرا يعني أمنيات ودزي كيمو دزي داغد قلنا نظام ده هبو دزي كيبو حتى بيجي استخباراتي سوري يجتهبوا عصاباتهم دزي تكلم السنة هذا شيء دزي يجتنبوا من هذه سما لوربهم من هذه دي إنسان الهفقس من هذه مثلا دزي تشيبو بري هبو نا حموتش باش يجي يعني ده بيش كتبكي مثلا هبو مثلا يكي تشتك شكرا معاملات بتشوف يا إجبار دويدا بتشوف جم رجيم إجازة ندا رخصتنا ندا يجرى عرقلة شيء كشبه منطقة كردية. السنة مثلا ورشة بتشوف فابريكة بتشوف 20 نفر 100 نفر 10 نفر 5 نفر تدا إيش دكان عفرني هذه يمشي خلكي عفرني خلكي كمنتجة يعني التحمل ده كذي شارشي تبني سلبيزة وجوشت ومريشك وماس وزمشي حمو عفريني يعني إجدار ما تشتني حمو محلية يعني ملتك اعتمادي غادي يسترزق فيها وبعرض فقر داية يعني تبيني هاو داري زيتوني دشيني وقت بنالا خدي ديكي فيرا مازن دبيج برباش هذا قالك خلكي عفرني برتشكي زحمة بو زور بو هاو الشاهد مسلوي وبرش بي زحمة بوجي جعر دي خضر كتب راسي تشكي تجيب خابنية يعني بداخوا أردوغان تشتغل سليمان شبوي فاش هديجي أردوغان تعفتين بو هارو دين بو عفرين شخارا كر هدف سپاس زور سپاس اگر برادران دیکا کسی که بوچوری هبه لدروی اوا اتوانم فرمو هوا کروا فرمو هوا رو أولى بخير زور سورس بو أم كونكون عليك لدروي باشوي مساعد شيء أو كذا جميل ربطوانين كم تازلوك بمساعدين وك راجعني كتيجا أجمع اللي بينزي كله من كمان شنو لقى والله بقول لقى بس بكردني بالخداني عفرين إيه متواني من بأمريكا كجبيني عفرين براستي زورنا راح حدنا يعني تقريبا 21 ساعة ما في الرشد باش نوع فين ليروا لا سيرشون بقى شاطر لان سنورو لاين بارتي ديمقراطيك المسان بقى شاطر طريقه لو شوني كبر اكيد جيش سوري لي هم سنه بقى شاطر طريقه شوني كوابري معارضي سوري اكيد ها بقى شاطر ام سلو فلاكه تاقشت ايوه دقبر خدان لاي ايما لكن على كان ايما بفيديو بفوتو بخبر راجعني كتي براسي باجك الشيعة استقبلين أو تا توشيا ناوي إيمي لناو ليستي هم راجعنا كمان لو ليستي تيرور باسكوتي لكن هم فروق خان كان من دا أخرته وجاري يعني أويك أكيد ما مرحمة نية ما أركنا توي راجعني كتيا لو تيجي تنشماني كروسان الأسبوع أخواني ده شو أقارش كيارشكو فيش مرجي كتي لروش خلاص لباكور لروش ولا باشور أما أخلاقي كمان بلان كمال قليمان هي مثل هنيك البرادراني براسي يعني أتوام لما بقول روجاوا هم خو بخشين هم باجدانا أما إذا يك بيجي فيسبوك من للراجعين كتيا إيجنا كان تشي هم بلوك كتير لسر أول نية كإما لسر تشي علوسي لسر أول كإما هالمتي نتوي مان هي لسر كإما بشتي باكورة قريب بشتي روجاوا قريب بشتي روجاوا كتير لا يجي كوا كومونك برادرانية توانم بلم روجاوا ين كحاوبيماني أكن همو برخوداني كتير دبير أكن أرون نقل لاين كيا حاوبيماني أكن أما بو إما وكادري راجعندن وقت رخصني كتير براسي برينار بن بمحاولة إما أو كاتيكا يكتي شكو تقمني نار بو كوبانية
سێمان معاشمان وەرنەگرت کاکۆزان خۆی باش ئازانێت لە ڕاگەیەنێکێتی ئەلی موچەکەی ئێمە درا بە چەک و تەقەمەنی درا بە سەمون و بە خواردن بە فڕۆکەیەکی ئەمریکی بە پارەی گیرا بە 6 دەفتەر دۆلار تەنها خواردنەکە لە کوێت و بگوازێتەوە بۆ سەر کۆبانێ بۆی کۆبانێ نەکەوێت بەڵام ئێستا سێرەکەین بەداخەوە تەفگەر لەگەڵ لیستێکی کەیە هاوپەیمانیەکە ئەمە یەک دوو من پرسیارێکم لە برادران هەیە کە نزوع ئێمە خۆیان لە عەفرین پێیان وت نزوع کە چۆڵکردنی عەفرین دەستی پێکرد دوو کەناڵی لێبوو لە ناو عەفرین یەکیان پیوکەی میدیا ئەو پێیانەری ئێمە یەکیان کەناڵی مەیادین هەڤاڵان شەربانان نیان هێشت یەک ڕسم لە با بڵین لە ڕاوەکە بڵاو بێتەوە هەموو میمۆریەکانیان لێ سەرینەوە پێیانەرەکە ئێمە سواری ماتۆڕێک کرد بوو لەگەڵ دوو شەربانە هەتاوەکو شوێن ئێمە پێیانە بپڕێتەوە بۆ باشوو بۆ لەبەر من بزانم ئەو پرسیارە بکەم بۆچی شەربانان نیان هێشت وێنەی ڕەوەکە وێنەی چۆڵکردنی عەفرین بڵاو بکرێتەوە یعنی بەرخۆدانەکە ئاسایی بوو بەڵام ئێمە ئەتوانین بڵێن هەنێک عەطفی عالەمی لە نزوعها لە مەقساتە دەرەکەوێت ئەگەر شەربانان بە شێوەیەکی کە بیان وتایە ئەو ڕسمی کۆڕەوە کە چوون و شێراوە کە ئەفرین چۆڵ کراتە لەسەر و کارێنیان هەیە ئەگەر پامێرەکانی ئێمە و پامێرەکەی مەیادین وێنەکانە بگواستیان هەستەکەم لە جیهانە بەرخۆدانەکە زیاتر تەسوێت بەڵام بۆ شەربانان هاتن هەموو میمۆریەکانیان لێ وەرگرتن حتا لە پامێرەکەی مەیادینیشان نابوو ئەوەی ئێمەش لەبەرەوەی کەژن بوو دوو شەربانیان لەگەڵ یان نابوو بە ماتۆڕێک تاوەکو سەر شوێنی ئەمان نەقناکردەوە ئەم سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە ئێمە ئێستاش ئەتوانم بڵێم کورد نانی کۆڕەوەکە ئەخۆیت بۆ لەبەرەوەی لە کۆڕەوەکەیە خەڵکێکی زۆر پامێرێکی زۆر لە دنیاوە هاتن گواستیان کە مەساد گوازرایەوە سۆزی بەرامبرت زۆر گەورای بێ ئەگەر ئەوان ئەو حاڵەتیان بکردایە جا من نازانم ئەگەر برادران تەفسیرێکیان هەبێت بۆ حاڵەتە بۆچی نایانهێشت بە یەک وێنە بە هیچ شێوەیە یەک وێنەی چۆڵکردنی عەفرین بڵاو بکرێتەوە سوپاس بەڕاستیژی ئەو ڕەفرانەی کاکەڕوان ڕاستیەکەی ئەو هەیە کە بڕاستی بتایبەت ئەوەرێ ڕۆژاوای کوردستان کەناڵەکان ڕەوشی ئەڵۆز پێشان نەدان ڕەوشی تێکدان ڕووخاندن پێشان نەدان بەداخەوە من خۆم لە ڕۆناهی تیڤیش ئەو ڕخنام کرد هەردووهنیش ئەو ڕخنام کرد من بەڕاستی لە کەناڵەکانی دیکەش ڕخنام کرد وتم ئەو شتی کە ئەکرێت دنیا چاوی لە ئێمە بکات بەداخەوە ئێمە ئەوە پیشانمان نەدا ئێمە تەنها دەمانگوت ئەوە کردومانە ئەوە سەرکەوتنە ئەو سەرکەوتنە ئەو عملیەتی عسکەری ئەوە هەڵە بوو بەڕاستی هەڵە بوو یعنی ئەتوانم بڵێم هەر چەندە بەرخودانی زۆر گەورە بوو بەرخودانی مێژۆی بوو ئەبا لە ڕووی ڕاگەاندن ئەو کارەساتی کە هەیە پیشان بدێ بەداخەوە نەدرا ئەوە بۆیە ئێمە ئەو ئەمڕۆ کە لە شەعبا پێشانماندا ڤیدیۆ ئەو ڤیدیۆ لە شەعبا ئەوە بڕاستی کە پێشاندان ئەوە لەوەنەی یەکەم جار بێ و هەر کەس پێ سێر بێت ئەمە واقعک بوو ویسمان ڕاستیەکان پێشان بدەن بەڵام بەداخەوە ڕاگەیاندەکان ئەوە نەبوو ئەوەی دیکەش بڕاستی من وەکو خەڵکی عەفرین من ڕۆژنامەنووسێکی عەفرینی بڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان بتایبەت بوو عەفرین هەر چەندە لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی شتێکی دیکەوە ناتوانێت هەڵوێستی بە جەدیانە بکرد بەڵام هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان سازیەکان دامەزراوەکانی ڕاگەیاندن بە پلەی یەکەم بوو وە لە ئەسڵی کوردستانی یەکەم بوو ئەتوان بێت لە هەر چوار پارچەی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی ڕاگەیاندن خزمەتی عەفرین کرد و هەوکاری عەفرین کرد و یەکەم بوو ئەتوانم ببێژم لە ئەسڵی کوردستان ئەمە ڕاستیە تا ئێستش لۆگۆی بەرخودانی عەفرین لەسەر ئەوەی کورتسات نیوز بەردەوامە ئەبێ ئێمە واقعەکان ئاشکرا بکەن بۆیە وەکو دیکەش یعنی ئێمە نەتەنها بە قسەی خۆمان ئیش ناکەن ئێمە بواقعیانە ئیش دەکەن ئەمڕۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆبانی ئەوەندە هەڵوێستی هەبوو هەڵوێستی وەکو کەروانێکی بە ئاماژە پێ کرد لە ڕووی عسکەری و لە ڕووی سیاسی و لە ڕووی پەیوەندیەکانی دیبلۆماسی کە بە دەرەجەی یەکەم هەوکار بوو بۆ کۆبانێ ئەمڕۆژ بە دەرەجەی یەکەم هاوکارە بۆ عەفرین لە ڕووی ڕاگەیاندن ئەمڕۆ ڕاگەیاندن دەسڵاتی چوارە
ئەبێ ئێمە واقعەکی قبول بکەن مادام کە یەکیتی نیشتمانی کوردستان ئەمڕۆ لە ڕۆی دەسەڵاتی چوارەوە بە پلەی یەکەم هاوکاری ئافرین دەکات ئەبێ ئەما لە لای ئێمەوە جێگەی ڕێز و پێزانین بێت ئەبێ لە لای ئێمەوە بڕاستی لەبەر چاو بێ بەڵام لەوەنەی ئێستا کاکەڕوان بەحچی شتێکی کرد من خۆم وەکو شخص منیش رەخنەم هەیە لە ئەوەی هەڵوێستەکانی سیاسی و ڕێکەوتنەکانی سیاسی بەڵام بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم خەڵکی عەفرین وەکو خەڵکی عەفرین ئەمڕۆ هەموو لایەنەکانی سیاسی ناتوانین هاوکاری عەفرین بکەن لە ڕووی وەکو کە پارستن من بەحث دەکەم یعنی ئەوە ئەتوانم بڵێم لە هەر چوار پارچەی کوردستان بێدەنگیەکە بوو لە بەرامبەر ئەو داگیرکردنی تورکیا لە عەفرین لەوەرە شتێک هەیە ئێستا کاکەڕوان گوتی ڕێگە نەدەن بە هاینمێری ئێمە کە لەوێ بە جوانی ئیش بکەن یعنی بەڕاستی ئەوەش هەڵەیەکی ئەبێ دووبارە نەبێ بۆ شارێکی دیکە بۆ ناوچایەکی دیکە لەبەر ئەوەی ئەمڕۆ ئەبێ بۆ میادین هەموو شتی بکە بۆ میادین ڕێژیمی سووریا هەموو شتێکی ئازاد بێ بۆچی دواتر ئەوەی کە لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئاشکرا ئەوە نەبێ من خۆمجی ئاگاداری هەوڵان کرد لەوێ ئاگاداری هەوڵانی ئاسایش بکرد من تەلەفۆن بۆیان کردم بۆتم ئەمە لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە لەلایەن مەکتەبی ڕاگەیاندن لەلایەن کوردستانی نۆ لەلایەن پیۆکێ میدیا هاتووە هاوکار بن یعنی بڕاستی ئەگەر ئەوە شتی کە کاکەڕوان باسی کردم مخابن یعنی ئەتوانم بڵێم بەداخەوە ئەو ڕەوشی عەفرین ئەتوانم بڵێم نمونەیەک بوو بۆ هەمومان ئەگەر لە چەند قارەمانتی هەبێ کەم و کوڕیش هەبووە بەڵام لەمە دووە من تکایە بۆ هەموو ڕێگەیاندەکانی کوردی نەتەنها یەکێتی نیشتمانی کوردستان ڕێگەیاندەکانی دیکەش بێ ڕۆلی خۆیان ببینن و هەندی ڕێگەیاندنە بۆ بداخەوە ئەبوون زمن حالی ئانادۆل گوتن ئاژانسی ئانادۆل وتیەتی ڕەجۆ کەو ئاژانسی ئانادۆل وتیەتی فلان ئاژانسی ئانادۆل وتیەتی فلان ئێدەکاکە پایەمێر دەشلوێ بوو هەندێک هەبوو پایەمێری شلوێ بوون هەر بە ناوی پایەمێری خۆیان قسە کرد هەر بە ناوی ئانادۆلیان قساکە بەداخەوە بۆیە ئێمە بڕاستی دەستخۆشی لە ڕاگەیاندنی یەکێتی نیشتمانی کوردستان دەکەن و دەستخۆشیش لە ساڵۆنی کوردستانی نوێژ دەکەن کە ئەمڕۆ ئەم دەرفەتە یا بە ئێمە کە ئێمە بتوان بن بۆ چۆنی ئەو وەفدا و بۆ چۆنی لایەنەکانێکە و بۆ چۆنی ئەو کەسانەی کە دەربارەی عەفرین قسەیان هەبوو پێشکەش بکەن ئەگەر فەرموو مامۆستا وەکو دواوتەیەک ئەوەی کە ئێمە بۆمان کرا لەوێ کە لەگەڵ خەڵکی عەفرینە ماینەوە سەردانی نەخۆشخانەکەمان کرد هەمووی هاوڵاتی بوو بە تایبەتی ژن و مناڵ بوو بۆ خۆمان یەکی بتڵە خوێنماننا و زۆری برایانم کە این بوو شۆکێکە خەڵک زۆر ناڕەحەت بوو لە بەردەمی ئەو سەرما و گەرمایە باران ئەواری هەنێ خەڵک دەچوو بوونە دەرەوە بەڕاستی جێگەیان نەبوو ڕێگەیان نەبوو هەتا چوونە مزگەوتی دیەکەوە ئەو پارەی لە ژیفانی خۆمان نابوویەکی بڕێک وەکو پارە چکەمە پێمان وا بوو تازە پارە ئێمە ئەم خۆشەویستانەمان نابینینەوە چکە بەڕاستی جینۆسایدێکی زۆر قرس بوو لەبەرمان ئەمان ئەگەر چۆن ئەڵێ بە ئەمەنەش بژین ئەو پێویستیانەی کە ئێمە لەگەڵ خۆمان بردووانە بەجێ بێڵین بۆیان ئەوەی لە جیفانمانە بۆیان بەجێ بێڵین خوێنی لاشوی خۆشمان ئەوەی کە بتوانین بەجێ بێڵین لەگەڵ ئەوەشە ئەوەم زۆر داکۆچیانەکە کە ئێمە دەنگەکەیان بگەینین بەڵام جملە هەنێک لە وتەکانی بەڕێزان بوو لە ڕەخنەکان بەڕاستی من پێم وایە لە ئاست کارەساتی ئینسانیە نە ئاین نە هیچ حجەیەک نییە بۆ ئەوەی بین مەشروعیت بین بە هێزێکی داگیرکەری دوور لە ڕوتان زۆر بێڕەوشتانە کە بێتە ناوە ئێمە لە شەڕی داعشە ئاگادار بووین لێرە کە لە هەر شوێنەکە یەک تەسویرەکەکرا یەک ڕسمێک ئەژیرا یەکسەر دوژمن دوای ئەوە هەڵمەتی هەڵیەکرا سەر ئەو شوێنە لەو شوێنە قەسەفەکرا شوێنە لا ئەفرینیش هەمان شتمان ئەبینیەوە باوەڕتان هەیە بە شێویشان لە لادەیەکا بووین دوکانارێک دەم ئێمە تاوان پێمان ناخۆش بن ئەو دوکانارە بۆ گیرا ئاسایش هەستیان بێت ئەو دوکانارە ڕەسەدیاوە بە
دوژمن کە خۆی کووردە لەوێ بووە دوکان ناریشە ڕەسەدیا و بە دوژمن بە تەلەفۆن پەیوەندیشی پێوە کردووە کە لە دەرەوە ئەفرین بوونەوە یەکسەر قەسپ و تۆپباران و تیارە ئەگاتەوە شوێنە لە معبەرەکانە لە سەیتەرەکەیە کە تۆ ئەتەوێت دەرچیت کە ئێمە زۆر جاریانی خەڵک وازانە حکوومەتی سووریا ئەو حکوومەتە نییە بەڵام خۆتو ناشکرێت سەنگەر بکەیتەوە لەگەڵ هەموو کەسێکە لە کاتی شەڕا ئەبێ هەوڵ بیت جەبهەیەک هێواش بکەیتەوە بۆی لە جەبەکەی ترا سەرکەوتوبی کە تۆ ئەو هەموو جەبهەیە و ئەو هەموو تشایەتێ بکەیتەوە سێ تەرمی ئەنەکەسیان هێنایەوە کە لەگەڵ تورکیایە هاتوون یعنی لەوێ پەلاماری خەڵکیان ناو و هێرشیان کردووە لەوە زیاتر ناتوانانی دیفاع بەڕاستی دەجاش و جوش بکەیت هەنێ ئەوە وریابین وەکو ئارزوم کردی کابرا بیر لەوە نەکاتەوە بڵێ من لە دەیەکەیە خۆم لەم دەیە شر بەم هاوڵاتیانە ئەفرۆشم بە تەلەفۆنی خواری دوژمن کە و تۆبوتیارە بێتە سەر یعنی لەوە زیاتر چی ئێمە چوین لە دەشتێکە لە دەرەوەی دیەکە ئەوە لە قەسری دیەکەی کرد چونە دەرەوە دیەکە ئاگرێکمان کردەوە بە دەوریاتە وەکو سوکە ئاهەنگێک ئەنی گەیشتینەوەی کە یەکتری بەجێنێڵین چونکە تۆ لە خانوەکەی یەکسەر تۆپ لێ یا تارە لێ یا کەس فریات ناکەوێتەوە جارشکە چونکە کەس نابەژایە سەرکەزەوە نەبوو بڵێ هەندێک حاڵەت هەیە ئاگامان لێ بێ وە دوژمنیش بەڕاستی ئەوەنە بەهێزە تۆ ناتۆی لەگەڵایە هەمومان نەزانین چ دوژمنێک بووە بە عالەمی ئاشکرا هەستمان ئەکرد ئەوەی ئێمە هەستمان پێکرد بە هەموو دینەکانی ترەوە غەیری کورد بوون غەیری ئەفرین بوون هەر چوار دەورەیان بەڕاستی ئاوا سەیریان نەکرد کە ئەمانە چۆن ئەمرن ئەنی ئەمە قورسە لەبەر ئەوە تۆ ئەبێ بیر لەم حاڵەتەیە ئەوە ناخوێنێتەوە ڕاگەیاندنی و ڕاگەیاندنی شوێنیە بێ حاڵەتی ئەمنی خەڵکەکە پارێزراو بێت چونکە دڵۆ پێ خوێنی ئینسانێک بمێنێتەوە باشترە لەوەی کە لە پێناوی هەندێک حاڵەتە ئیمکان ڕاستە ئێمە ئەومان زووتری ژوور دوتمان لەسەر ڕووداوی هەڵەبجە کە بوو ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی بڵند قسوور هەبووە لە ئەعلامە بەڵام ئەمڕۆ خۆ قسوور نییە ئەمڕۆ ئەوەی کە لە ناو ئەفرینیشا ڕووداوەکانیش نەگەل لە دەرەوە ئەزانین ئەوە کۆمەلگای نێودەوڵەتی و ناتۆ و تورکیا بەسەربەرژی هەر هەمووی هەتا سووریا خۆی بۆ خۆی ئێمە کەوە بدێکی ڕسمی بووین یەک شەو ڕۆژ ویستوێتی لە معبەرەکە بمانێڵێتەوە بۆچی سوور ئەیزانی دەدەقە لەو معبەرەیە بوەستێت تارێ لێدا پێش ئێمە لە دوای ئێمە یەک کۆستەر وەستاوە لێ یاوە چوار کەسی تیا شەهید کردووە باشە عجایب ئێمە بە شەو ڕۆژ ئەهێڵێتەوە ئەو قەرەباڵگە ئەهێڵێتەوە لە سنوورەکەی لەبەر دەستی خۆیان هیچ جوابیشی نەبوو بابزانم بەڵام وەکو ئارزم کردی تۆ ناکرێت هەموو کەسێک هەر پەلاماری هەموو کە هەوڵ بێ هەموو کەس بکەی بە دوژمنی خۆت لەگەڵ ئەوەشە ئەوان هەر هاواریان ئاشتی بوو ڕاگرتنی تۆ بوتیارەکە بوو ئەنی ئەو شتانە مەسەلەی جاسوسی ئەوانە خۆتان باش دەزانن هەتا جاسوسیش نەبێ ئێمە لە بینی خۆمانەوە کورد و سۆسیش ئەو وێنانەی کە گرتومانە زۆر جار بە برادرەکان کاکە یەک وێنە بڵاو مەکەنەوە خەتیشتان بێ وێنەیەک بڵاو مەکەنەوە هەتا ئەگەینەوە شوێنی تر چووکە لێ ئەدرێ ئەو شوێنە بەر ئەکەوێ ئەمە بڵێن سەردانی فڵان شوێنمان کردووە ئەمە شوێنی ڕێز و زەرای ئەمە شوێنی پەرلەمان ئەمە شوێنی فڵان شوێن ئەمە شەڕبانێک لێرەیە ئەو یەکسەر مەناعەتی نییە کارسالای باسی کرد ئەو مەناعەتی نییە پشی لێ بجوڵێتەوە لێە اینجا مەناعەتی ئەوەی هەیە کە لەو شوێنانی تر من داوای لێ بوو نەکەم ترە ئەوە بوو بەس ئەوەی کە بتوانین لە ڕێکخراوەی و دەوڵەتیەکان لێرە بە شێوەی مادی و معنەوی ئەوەی معنەوی توشیان مەبەستە کۆمەلگای نێودەوڵەتی UN ئەمانە بینینە سەر خەت کە فریایەکەون بە فڕۆکەش گشتیان بۆ داوازن چونکە و خەڵکە پیوانە بێ ئەفرین داگیر کراوە نەکەوتووە و هەمووشی داگیر نەکراوە با بزانن ئێستاش شوێنی ماوە هاوڵاتی لێیە بەڵام خەڵک ئەبێ فریایەوە بکەوین ئەگەر پێشتر پێویستەکانە چۆ ئێستا داودەرمانی تەقەمەنی ئەوێت لەگەڵ ئەوە پێویستی ژیانی ئەوێت لەگەڵ ئەوە خێمە و بەتانیشی ئەوێت چونکە هەنێکی ئەکەوێتە ساحرا من داوای لێ بوو نەکەم دەستخۆش بس او كاتكات فرق باش فرق بس كاتكات هو حضرت مسیح دوازده پیامبری و رسول یازده چاگویش که خاین و که یهوده اسخریطی او یازده چی چاکیان کو کردو تو قرصایی وکو او کابرایی که خاین بود جبخشم دیره يعني 2000 صالة يهودية خريطي هدناي أزرينيت ولا جوي مو كسر كام ولا كردا يهودية خريطي دوباره نبيته فشتي ما خيانته خيانة مش مالش كده
چاکە بکەن واز لە خراپە و جاشایەتی بێن و سوپاس دەست خۆش فەرمۆ فەرمۆ یەک ملاحظە بچووکمەیە من ماوەیەکی زۆر سپاس من دومانێک ئەو کەمپێنی هاوکاری ئەفرین و گۆبانی پێشتر هەمووی لە ساڵۆڵەکە لەسەر ئەو جادەیە ئەوە خێوەتەکەیە لەگەڵ دوکانێکی لێیە 2 مەتر بینێتی ناوی تاپێسیسە یعنی بەستی مارکێتی تورکی و مەسافەی ئەم هەموو دەنگ و سرود و هاوارە نەیتوانێت تەسیر لەم دوکاندارە بکە کە مراجعەیەکی خۆی بکاتەوە لە ڕووی ئەوەی کە ئەمە کەسابەت بکات توانێت ناوی بنێ ناوێکی کوردی بنێ شتێکی تر بنێ بۆیە ئێمە لە ڕووی هوشیاری نەتەوەی هەستەکەم زۆر ڕاستمەکینێکی گەورەمان ماوە هەموو خیتابی ئەم خێوەتە تەسیری 2 مەتری نەبوو لەسەر بەرژەوەندی یعنی مەبەست ئەوە تاوان دنیای زلهێزەکان دنیای بەرژەوەندیە ئەوەی لە ئەفرین ڕۆدا لە یەمەنش ڕۆدا لە شوێنی تریش ڕۆدا لە سووریا ڕۆدا لە منتیقە عەرەبیەکان ڕۆدا لە خۆتە ڕۆدا وانە من تەنها ئەو ماوەیە کە ملاحظەی ئەوەم کرد یعنی تیمێک لەژێر ئەم چادرەوە نەچوو بەم دوکاندارە حیوارێ بکە خۆ تۆ ناتوانانی یعنی کابرا بڵێ ناکرێ مراجعەیەکی خۆت بکەیتەوە هەر شتی خۆشی بفرۆشە قات و چاقەت و پانتۆ وانەی خۆش بفرۆشە و بەڵام ناوەکەیش با کوردیان نەبێ یعنی مەوەسم وەیە جێگەی لە کنفرانسێکی ئەوەی کە سۆسیال دیموکراتەکان هاتن میوانی یەکێتی بوون لێرە کەسێکی نوێنەری بزوتنەوەی فەتحی فەڵەستینی و ئەوانە بۆ باسی لەوەی کە هەموو ڕێگاکانیان ئەوان تاقی کردەوە لەگەڵ ئیسرائیلا و تا ئاخر حرەکەی دوێنیان تایە سوتاندن بوو ئەبزان بۆی دووکەڵی ڕەشمیان بۆینە باسی لە شەڕێکی اقتصادی کرد یعنی لە ئاسی دنیاە کە تیمێکیان دروست کردووە ئەوەندەی پێیان کراوێ بۆ مقاتعەی شمەکی ئیسرائیلی هیچ شتێک ئەوەی کە ئەو باسی کرد بەقەت ئەو شەڕە کاریگەری لەسەر ئیسرائیل دانێناوە یعنی کە هینی کردووە مەسەلەن خۆڵێش پرسی کردووە بۆیە ئێمە لەو مەجارەیە ڕاستە هەرێمی کوردستان و بەتایبەتی ئەندێم هینی زۆر کەمە مەوادی مین ئەوەی کە بازاری ناوخۆی دابینکە بەڵام بچووترین شت ئاوەتەماتەیەکی شارەزوورمان هەیە لەوانەیە لە ئافۆسا باشتر بێ ئەوەی هیچی فارق نییە یعنی تۆ ڕێگە زۆرە بەڵام ئەم ڕێگەی تەقلیدی هەر کەمپەینی احتیادی و ئەوانە ئەبێم شێوازەکان بگۆڕێ ڕێک پێکتر بێ ینی هیچ شتێک بەقەت اقتصاد بۆ خۆی کۆی پرۆسەکە ڕۆدا لەو منتیقە شەڕێکی اقتصادی گەورەیە لەوانەیە محاسبەوان بێ هیچ شتێک بەقەت اقتصاد کاریگەری و بشار ناخاتە سەر بەرامبەرەکە جا ئەوە یعنی نمونەیە هیوادارم ئەو هەواڵانەی کە بۆ ئێمە وانانیشان لەوانەیە بۆ خۆم هەر خۆم شارە زۆری هینەکەم ئەوەی شارە زۆرە کردم خۆزانم مەوادەکەی لە ئێرانوێت تا پارساڵیش هەموو شتەکان لە 1970 لە ئێرانەوە دێتوانە ئەکەن ناو قوتووەکە بەڵام هیچ نەوێت تایتۆیەکی شارە زوریە نزیکەی 100 کرێکار و ئەوانەیش ئیشەکەوتیایەوە لەم بابەتە ئێمە هەستەکەم پێشمان بە زۆر سپاس کاک سەرپێر هەربژێ کەدەڵات شتەکە کاروان شتێکی باشی ئەوە کە من نەمویست بچمە و تەفاسیلەوە ئێمەش لەگەڵ مامۆستاناتریش باشتم کرد پێشەوەی بێم کلەیمان یەکجار زۆر بە تایبەتی لە تەبگەری ئازاد ئێمە لە ڕانیە کەمپینمان کردووە بە بۆنەی 27 ساڵ ڕۆژی باپەڕین 7 کەس بووین 6مان یەکێتی بووین هەواداری یەکێتی من هاوە خۆ ئەوەم نەکردو بەڵام هەواداری یەکێتی 7 کەس بووین 6مان هەواداری یەکێتی بووین 7 تەندەرمانمان بۆ کردوێتەوە لە ڕێگای کاکۆزان وانەوە ڕادەستی ماجی سووری کوردیمان کردووە هاتوومەوە پرۆژەی ترمان زۆر بەدەستەوە بەڕاستی هاتوومەوە سەیر دەکەم کۆمەکەکانی ئێمە ڕادەستی تەبگەری ئازادی کراوە و ئاڵای خۆی لێداوە دەڵێ ئەوە کۆمەکی ئێمەیە بەڕاستی ئێمەش ئەو لێمان هەیە و ئەوەی یەکێتیش دەیکا بەڕاستی حەقنی لەبەر چاو نەگیرێ نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوا بە قانونی دەبێت لە پایتەخت بێ بۆ لە سلێمانیە قانونیان دەبێت نوێنەرایەتی کانتۆنەکانی ڕۆژاوا دەبێت لە هەولێر بێ هەولێر پایتەختە بۆ لێ بێ هەرچی چالاکی ڕۆژئاوا باکووری کوردستان هەیە لە سلێمانیە لە ڕانیە لە سنوور زۆنی سەوزە بۆ لە هەولێر ناتوانن بۆ لە دهۆک ناتوانن چالاکی بکەن لێرەوە ئەڕۆین دەبێت لە سنووری پارتیەوە بە قاچاق بڕۆین یعنی بۆ دەبێت ئەوە لەبەر چاو نەگیرێت پیوکەی میدیای لە سەرەتای شۆڕشی ڕۆژاوا بەشی کرمانجی کردوێتەوە کە کارمەندیەوێ پارەیەوێ میزانیەوێ بەڵام ڕاگەیاندنەکانی تر دەڵێن حەفرین ئازاد کرد
ئەوانە دەبێت لەبەر چاو بێ بەڕاستی من نەمویست بچمەناوە تەفاسیلاتانەوە ئێمە کە ئێستا سات بووینەوە لە کۆمەک کۆکردنەوە تۆ ئاگاداری مەوزوع ئەوانەیە من ئەگە ئەفزەلیەت هەبێ بیکەمە حیزبی لێکەمە یەکێت بۆ بیکەمە یەکە بگەنە باڵوزە هیوادارم ئەو ڕەخنانە بگاوە بە تەلەفۆنیش قسەمان کرد دەوری زۆر خراپە جێرمە بگەرانە یعنی ناکرێت شۆڕشێکی گەورەی وەکو ڕۆژئاوا بێن لێرە بیکەنە قوربانی دوسێ دەنجی پێکۆکەنەوە و کەس نازانێ بۆ چێش بەڕاستی هیوادارم ئەو ڕەخنانە هەم کاکناجی ئەفرینی و هەم هەڵاهۆزان ئەو ڕەخنانە بگێنن یعنی یاری نەکەن بە هەست و نەستی خەڵک بە شۆڕشێکی گەورەی وەکو شۆڕشی ڕۆژئاوا یاری نەکەن نەیکەن ئەگەر مەسەلە دەم کۆکردنەوە بێوە دەبێت یەکێتی بە هەزارانی کۆمنتی لێسی کردووە بۆ ڕۆژئاوا فەرق بە یەکێتی بخاتە سەر ڕاگەیاندنەکان زانم ئەو چی پێ بەڵام یەکێتی ئەوە ناکات لەبەرەوەی بەچی خۆی زانێت و بە کەچینێتەوە یەزانێت بۆ دەبێت ئەوان بێن لە پاڵەوە دانیشن قوربانی من و تۆ و کۆمەکی من و ئەوە بیکەنە قوربانی ئەوەی لە 15 دەنجی پێکۆکەنەوە بۆ کوێ بۆیە من پێم وایە دەبێت ئەوەمان لەبەر چاو بێ وەکو خەڵک بەڕاستی دەستخۆش کە کاسەت بڕاستیجی بوو سەبارەت بە مەسەلەی کۆکردنی کۆمەک ینی ئەو هەفت تۆنێ دەرمان ئێمە وەکو ڕێکخراوی هاوار داوامان لە کاکاسات کرد کە پێویستیمان بەوایە کاکاسات لەگەڵ برادرانی ڕانیا هەوڵدان 7 تۆن دەرمان کۆکردن و بانگی من کردن ئێمە چوون لەوێ کۆنگرەی ڕۆژنامەوانیمان کرد و بەڕەسمی وەرمان کرد و ڕادستی مانگی سووری کوردیمان کرد و ئێستش لە ڕێگەی کاکاساتەوە لە قەلادەزێ 6 تۆن هاوکاری کۆکردنە و وتیان ئێمە ڕادستی ڕێکخراوی هاوار دەکەن بۆ ئەوەی کە بنێرن بۆ عەفرین ئێستش ئێمە هەوڵدن ئەوە پرۆژاوە جێبجێ بکەن بەڕاستی خەڵک زۆر هەیە کە بەبێ لەیان بەبێ ئەو بەس هاوکاری عەفرین دەکە نەکو ئێمە بەناوی لایەنێکی سیاسی ئەوە ئەو کاتە نەڕەحەتی دروستە بە هیوادارم کە هەموو برادەران ئەوەی پەیوەندیدار هەوڵ بدەن واز لەو کارە بێنن کە خەڵکەکە بەردەوام بێ لە هاوکاریکردن بۆ عەفرین و کاتەکەتەوە بوو بەرەوەی ئەمانە ئێمەش وەک زەردەشتیانی کوردستان پانێک شیرمان کۆ کردەوە بۆ ئەو کەسانی کە ئەو کۆمەکەیان کردەوە بزانن دڵیا بن کە گەیشتوێتە جێحەزم کرد دەستان خۆش بوو زەردەشتەکان و بۆ یاسنا و زۆر سپاس بۆ ساڵۆنی کوردستانینەوە دەستان خۆش خۆتان